ئێمە کۆمەڵەین و کۆمەڵا دەنگمانە. ئێمە کۆمەڵەین و کۆمەڵا باوەڕ و بیرمانە. ئەوە تا سووری ئاڵاکەمان، چەقلی چاوتانە و چەکمان، قەڵەم و دەنگمان، باوەڕ و بیرمان، شێعر و گۆرانیمان، شەو هاژێنی هەموو تەمەنی ڕەشتانە. بەڵێم بێت کازیوەی دوا شەوە زەنگین، وەک گەزیزەی دوا ڕەشە زستانی سەخڵەت. بەڵێم بێت ئاساری ئازادیمان لەسەر گیسوانی هەموو ماڵەکانی ئەم نیشتمانە داگیرکراوانەماندا دەچریکێنێ و هەمومان دەبین بە فواد و هەمومان سوورە سواری شۆڕشین و یەکدەنگ دەگوڕێنین بەسەرتانە و دەڵێین ئێمەین سدیقی کەمانگەر، ئێمەین دکتور جەعفەر و ئێمەین کاکخانەی نەمر، ئێمە کۆمەڵەین و کۆمەڵا دەنگمانە. پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. بینەرانی عزیز، ئەمڕۆ جومعە 26 ڕێبەندانی 1403 هاوکاتە لەگەڵ ڕۆژی کۆمەڵە. هەر بەم بۆنەوە بە یارمەتی هاوڕێنی هاوکارم و لەگەڵ ئەمیر ئەمشەو بە بەرنامەی ڕاستەوخۆ لە خزمەت ئێوەی ئازیزای. با لە پێشدا لێرەوە 26 ڕێبەندان ساڕۆژی ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵە گەرمترین پیرۆزبایی پێشکەش بە بینەرانمان بکەین. ڕێز بگرین لە یادی هاوڕێی ڕابەر و گیان بەخت کردو کاک حەمەحوسێنی کەریمی کە ڕۆژی کۆمەڵە سەرڕۆژی گیان بەختکردنیەتی. هەروەها ڕێز بگرین لە یاد و فیداکاری سەدان و هەزاران شۆڕژگەڕی کۆمۆنیست ناوڕیزەکانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستێران کە لە پێناو ئازادی و سۆسیالیزم گیانیان بەخت کردە یا کەمەندان بوون. لە جێگای خاڵی ئازیزانی گیان بەخت کردومان لە ساڵڕۆژی ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵەدا چەپکە گوڵی ڕێز و خۆشەویستی دادەنین. بڵێ لەلا منیشەوە سڵاوتان لەبێت. منیش بەنۆبەی خۆم 26 ڕێبەندان ساڕۆژی ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵە گەرمترین پیرۆزباییتان پێشکەش دەکەم. هەزاران درود و سڵاوی خۆمان پێشکەش بە بنەماڵی سەربەرزی هاوڕانی گیان بەختکردومان دەکەین و دەڵێن ڕێبازی جگەرگۆشەکانی ئێوە واتە ئازادی و بەرابەری و بەختەوەری ئینسان ئاڵاکەی هەروە شتەکاوەیە و ئەمڕۆ لە کوردستانی شۆڕشێر بە دروشمی ژەن ژیان ئازادی خەریکە خۆی بەهێزتر دەکات تا لە ئاواتەکانی ئەزیزانی گیان بەخت کردومان نزیک بینەوە. سڵاو درود بنێرین بۆ زیندانیانی سیاسی کە لە ئەشکەنجەگاکانی کۆماری ئیسلامی دەرسی خۆڕاگریان پێفێرکردین و سڵاو بنێرین بۆ هاوڕێیانی هەڵسوڵاومان لە شار و شارۆچکە و گوندەکانی کوردستان کە لەژێر فەزای سەرکوت و خەفەقاندا ماندوونە ناسانە هاندەر بوون بۆ حەڕەکەتە جەماوەریەکان و ماڵ بە ماڵ گەڕک بە گەڕک و شار بە شار پەیامی یەکبوون و لەگەڵ یەکبوون بۆ داهاتوویەکی گەشتیان بڵاو کردوێتەوە و سەرنجام سڵاو و درودی بە پەیاممان پێشکەش بە خەڵکی خۆڕاگری کوردستان بکەین. ئەمیر ژمارەیەکی زۆر لە بینەرانمان لە شارەکانی کوردستان هەر لە کرماشانەوە تا دەگاتە ورمێ پەیامی پیرۆزباییان بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵایان بۆ ناردوین. ئێمە لێرەوە و لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە باسی یەک بە یەکی ئەم ئازیزانە دەکەین و پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵە لە هەموویان دەکەین و وەم ئازیزانە بزانن کە پەیامەکانیان گەشتووەتە دەستی ئێمە و جارێکی تر ئەم ڕاستیە خۆی نیشان دەدا کە کۆمەڵە بزوستنەوەیەکی کۆمەڵایەتیە لە کوردستانی شۆڕژگەڕ و توانیویەتی پەیوەندی و ارتباتی خۆی لەگەڵ ئەم بزوستنەوەیە بچەوتر بکات. سپاسی بێپایان بۆ هەموو ئەو خەڵکە شۆڕژگەڕەی کوردستان بۆیەوە کە پاڵپشتی کۆمەڵە بوون و کۆمەڵاتان لە تێپەڕاندنی کەند و کۆسبەکانی سەر ڕێگای یارمەتی داوە سەربەرزانە تا ئێرەتان گەیاندووە. لە ئیدامەی ڕێگەمان ئەو پەیوەندیانە دەبێت زۆرتر لەوەی کە هەیە پەرەپسێت. بەڵێ منیش لێرەوە بەنەوەی خۆم سپاسی هەموو ئازیزانە دەکەین کە لەم چەند ڕۆژەداەوە گوڵناز ئاماژەی پێدا هەموو پامانی کە بەدەستیمان گەیاندووە دەستخۆشی و ماندوونەبوونیتان لێ دەکەین. گوڵنازمە لەم بەشدا پامی ڕاگەاندنی کمیتەی ناوەندی کۆمەڵە ببوونی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە کە لەلایەن هاوڕێی هاوکارمان تالبەوە پێشکەش پێوەی ئازیز دەکرێت. فەرموو بچنە و بینن دواتر دێنەوە خزمەتان. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی 26 ڕێبەندانی 1403 هەتاوی یادی 55 ساڵەی دامەزرانی کۆمەڵە. کۆمەڵانی خەڵکی کوردستان لە یادی 55 ساڵەی دامەزرانی کۆمەڵە و 46 ساڵی ئاشکرابوونی تێکۆشانی ئەو ڕێکخراوەیە سڵاو دەنێرین بۆ هەموو ئەو کەسانەی کە لە پێناو ئەو ڕێبازەدا لە هەموو سەنگەرەکانی خەبات لە مەیدانی نەبەردی پێشمەرگانە و
یان لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا گیانیان بەخت کرد. سڵاو بۆ بنەماڵەی خۆڕاگر و سەربەرزیان، سڵاو بۆ یادی کاک حەمە حوسێنی کەریمی لە دامەزرێنەرانی کۆمەڵا کە ئەو ڕۆژە هاوکاتە لەگەڵ ڕۆژی گیانبەختکردنی ئەو ئازیزە. سڵاو بۆ هەموو ئەوانەی کە لە پێناوی ئەو ڕێبازەدا بریندار و کەمەندان بوون یان بەشێک لە تەمەنی خۆیان لە زیندانەکان و ئەشکەنجەگاکانی ڕژیمی ئیسلامیدا تێپەڕ کرد. سڵاو بۆ جەماوەری خەڵکی کوردستان کە بە هەموو شێوەیەک پاڵپشت و پشتیوانی کۆمەڵە بوون و لەو پێناوەدا لە بەختکردنی گیان و ماڵی خۆشیان درێغیان نەکرد. ئەمساڵ ڕێوڕەسمی یادی دامەزرانی کۆمەڵە لە بارودۆخێکدا بەڕێوە دەبین کە کۆماری ئیسلامی ئێران نەک هەر لە چاو ساڵانی پێشووتر بەڵکو تەنانەت لە چاو ساڵی ڕابردووش ڕژیمەکەی جاران نییە. هاوسەنگی هێز بە قازانجی جەماوەر گۆڕاوە و هیوا بە سەرکەوتن و نەمانی کۆماری ئیسلامی لە ناو دڵ و دەرونی خەڵکی وڵاتەدا چەکەرەی بەستووە. لەلایەکەوە ئەو ڕژیمە کەوتۆتە بەردەم کۆمەڵێک قەیرانی چارە هەڵنەگر کە بەرەو هەڵدێری نەمانی دەبن و لەلایەکی دیکەوە کۆمەڵانی خەڵک بە چەند ئەزمموی دەوڵەمەنددا تێپەڕ بوون و وانەی چارە نووسازیان لێوەرگرتووە. ئەزمموی شۆڕشی ژینا و دروشمی ژن ژیان ئازادی چۆتە ناو ناخی کۆمەلگاوە و بۆتە سەرچاوەی گەلێک گۆڕانکاری هیوا بەخشی کۆمەڵایەتی. شۆڕشی ژینا بە پێچەوانەی پرۆپاگەندای کۆماری ئیسلامی دانەمرکاوەتەوە و بە تاکتیک و شێوازی جیاواز هەروە بەردەوامە. مانگرتنی گشتی ڕۆژی چوارشەممە سێ ڕێبەندان یەکێک بوو لەو دیمەنە شکۆدارانەی ئەو بەردەوامیە. ئەمڕۆ ڕێچکەی ئەو شۆڕشە لەگەلێک بواری کۆمەڵایەتی و سیاسی کوردستان و ئێراندا دەبینین و دەستکەوتەکانی حاشا هەڵنەگرن. ئەگەرچی هێشتا ڕژیمی ئیسلامی هەر لە سەرکارە، بەڵام واقعیەدەوەیە کە حکوومەتی ئیسلامی گەمەکەی بە ژنانی بوێر و چاونەترسی ئێران دۆڕاندووە. ژنانی ئێران ئەمڕۆ بە شانازیەوە ئاڵای خەبات لە دژی پیاوسالاری و دەسەڵاتی ئاینی پشتیوانی ئەوستەمکاریە لە پێناو مافی یەکسان بۆ ژنان و پیاوان و خەبات لە پێناو ئازادیان بەرز کردوێتەوە. بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژن ژیان ئازادی بە خەبات و خۆڕاگری قارەمانانەی ژنان لە دژی حجابی ئیجباری پێی ناوەتە قۆناغێکی نوێوە و فەرهەنگ و کولتوریە و کۆمەلگای گۆڕیوە و ژنان چیتر نەکەر ئینسانی پلەدونین بەڵکو بوون بە تاجی سەری کۆمەلگا. تایبەتمەندیەکی ئەم ڕاپەڕینە شۆڕژگێڕانەیە ئەوەیە کە تەنیا بیر لە ڕوخاندن ناکاتەوە بەڵکو سەودای شکڵپێدان بە بەدیل و ئالتەرناتیڤێکی ڕوونی لەسەردایە. ئەم بزوتنەوەیە تەنیا بزوتنەوەیەکی ڕوخێنەر نییە بەڵکو بزوتنەوەیەکی شۆڕژگێڕانەی خاوەن کۆمەڵێک هەڵوێست و داواکاری ڕۆژ بە ڕۆژ ڕوونتر و دیاریکراوترە. خەڵک دەرکیان بەو ڕاستیە کردووە کە شۆڕش تەنیا لە پێناو ئازادیدا بەس نییە بەڵکو مەرجی ئازادبوونی ڕاستەقینە پێکهاتنی گۆڕانکاری لە بارودۆخی ئابووری ئینسانەکاندایە. بەشی هەرە زۆری دانیشتوانی وڵاتە واتە خەڵکی کرێکار و زەحمەتکێش ڕۆژگاریان بە سەختی تێپەڕ دەبێت کە لێ نەچینایەتیەکان ڕۆژ بە ڕۆژ قوڵتر و بەرینتر دەبنەوە. هەموو ئەوانە لە کاتێکدایە کە ئابووری ئێرانیش بە گشتی لە بەردەم داڕماندایە و ئەو داڕمانەش پێش هەموو کەس بەسەر هەژارترین بەشی ئەو کۆمەڵگایەدا قورسایی دەکات. لە هەمان کاتدا قەیرانی سیاسی ناوخۆی حکوومەت و قوڵتر بوونەوەی قەیرانی ئابووری و پاشەکشەی ئاشکرا لە سیاسەتی دەرەوەدا حکوومەتیشی لە ئێران خستۆتە دۆخێکی گەلێک دژوارەوە. لە کاتێکدا کە کەس گومانی لەوەدا نییە کە کۆمەلگای ئێران بە بارودۆخێکی قەیراناویدا تێپەڕ دەبێ، کاریگەری ئەو بارودۆخە لەسەر چالاکی ئۆپۆزیسیۆن چ لە ئاستی ئێران و چ لە ئاستی کوردستاندا پێویستە بە وردی لێک بدرێتەوە و وەڵامی بەرپرسیارانەی پێ بدرێتەوە. لە کوردستانی شۆڕژگێڕ ئێمە لەگەڵ بارودۆخێکی تایبەتدا بەرەو ڕۆین. بارودۆخێک کە ئەگەر بەرپرسیاریانە هەڵسوکەوتی لەگەڵ بکرێت دەتوانێت ببێتە هۆی نەمانی ستەم و پێکێنانی ژیانێکی ئازاد و پڕ لە ئاسایش و ئاسوودەیی و بە پێچەوانەکەشی
ببێت بە سەرچاوەی کارەسات و نەهامەتی. لەو پێناوەدا کە ئێمە دەڵێن بۆ ئەوەی کە دەستکەوتەکانی تا ئێستای بزوتنەوەی شۆڕژگەڕانەی کوردستان بە فیڕۆنەچێت، بۆ ئەوەی ئەوەندەی پەیوەندی بە حزب و ڕێکخراوە سیاسیەکانی چالاک لە کوردستانەوە هەیە، دیاریکردنی نەقشە ڕێگایەک بۆ هاوکاری و هاواهەنگی نێوان ئەو هێزانە لە بارودۆخی ئێستادا وەک بابەتێکی چارەن و سازی بەپەلە و هەنووکەی هاتۆتە گۆڕێ کە پێویستە وەڵامێکی ڕاشکاوانە و بەرپرسیارانەی پێ بدرێتەوە. ئەو وەڵامە پێویستە جەماوەری خەڵک یەکگرتووتر بکات، بە سەرکەوتن ئومێدواریان بکات، پێویستە خەبات بۆ ئازادیان ئاسان بکاتەوە و ڕەنج و ئازارەکانی ئەو ڕەوتەیان بۆ کەم بکاتەوە. پێویستە ڕێگە نەداد ناکۆکیەکانی ناو کۆمەلگای کوردستان نابەوەخت و ناپێویست سەرهەڵ بدەن. پێویستە ڕێگە لە داشکاندنی داخوازیەکانی خەڵکی کوردستان و چاوبەستنی خەڵک بە چەند ڕێفۆرمی ڕووکەشی بگیرێت. پێویستە هەمووان ئەو سەرەتایە بسەلمێنن کە دەسەڵات پرسی جەماوەرە و پێویستە ڕێزی لێبگیردرێ و بە دامەزراوەکانی هەڵبژاردەی خەڵک بسپێردرێ. پێویستە هێزی چەکدار لەژێر کۆنترۆڵ و بەڕێوەبردنی و دامەزراوانەدا بێ. پێویستە هەموو ئەوانە ببێت بە نەخشە ڕێگایەک بۆ داهاتووی کوردستان کە حزبە سیاسیەکانی چالاک لە کوردستان پێی پایبەند بن و پشتیوانی جەماوەریشی بۆ دابین بکەن. پێویستە وانە لە ئەزموونی 2 ساڵی یەکەمی دوای ڕوخانی ڕژیمی پاشایەتی لە کوردستان وەربگیرێ و گەشەی پێ بدرێت. لە ناو پارچەکانی کوردستاندا ئەمڕۆ ڕۆژاوای کوردستان لە بارودۆخێکی هەستیار و تەنانەت مەترسیداردایە. ڕۆژاوای کوردستان بە هەموو کەم و کوڕیەکانیشیەوە بە بارودۆخێکی تا ڕادەیەک هاوشێوەی ساڵانی 1357 تا 59 هەتاوی کوردستانی ئێراندا تێپەڕ دەبێت. لەم بەشە لە وڵاتی سووریا کە زۆرینەی کوردن بزوتنەوەیەکی مافواز و جەماوەری پێکاتوە. بزوتنەوەیەکی کە هاوسۆزی و هاوپشتی جەماوەری هاوچارەنووسی بە پێناسەی نەتەوەیی و ئاینی جۆرا و جۆرەوە پاراستووە. ئەو خەڵکە بەبێ جیاوازی ژیانی خۆیان بەڕێوە دەبن. ئەم بزوتنەوەیە لە کاتێکدا کە فاشیزمێکی ئاینی لە دیمشق جێگەی دیکتاتۆریەتی فاشیستی بنەماڵەی ئەسەدی گرتوێتەوە، سەرەڕای هەر کەم و کوڕیەکی کە هەیبێ تروسکاییەکی هیوابەخشی دموکراتیکە بۆ جەماوەری خەڵکی ئازادی خوازی سووریا لە ناوچەکانی دیکەی ئەو وڵاتە. بەڵام ئەم ئەزمونە ئێستا لەلایەن دەوڵەتی ڕاگەزپەرستی ئەردۆغانەوە بە توندی کەوتۆتە ژێر مەترسیەوە. لەمڕۆوە پێویستی بە پشتیوانی کاریگەر و بێدریغی جیهانی و جەماوەری هەیە. دەوڵەتی تورکیا بەشێک لە وڵاتی داگیر کردووە و بەشەکەی دیکەشی بە ئاگر و ئاسنداوەتە بەر پەلامار و وێزگەکانی کارەبا، وێزگەکانی گواستنەوەی وزە و پاڵاوگەکانی نەوت لە ناوچوون و چەندین جار بە هێرشی ئاسمانی و تۆپخانە نەخۆشخانەکان و سەرچاوەکانی دابینکردنی ئاو کراونەتە ئامانج. هاوکات هێزە بەکرێگیراوەکانی خۆی بەرداوەتە گیانی ئەو ئەزمونە ئینسانیە و لەگەڵ کەوتنی بە شارەسەد لە دیمەشق هێرشەکانی ئەرتەشی تورکیا و بەکرێگیراوەکانی بۆ سەر هێزەکانی سووریای دیموکراتیک چڕتر بۆتەوە. لە هەلومەرجێکدا کە دەوڵەتی ئەمریکا لە پێناو دەستەبەرکردنی بەرژەوەندیەکانی خۆیدا لایەنگری و هاواڕاستەی دەوڵەتی تورکیای پێ باشترە لە پاڵپشتیکردن لە خەڵکی ڕۆژاوا، لە هەلومەرجێکدا کە ئەو گروپەی لە دیمشق دەسەڵاتی بەدەستەوە گرتووە بە هاوکاری دەوڵەتی تورکیا چاوپۆشی لە مافەکانی خەڵکی کورد و لە ناوبردنی دەستکەوتە کۆمەڵایەتیەکانی بزوتنەوەی ڕۆژاوای کردوەتە یەکەم ئامانجی خۆی لە ئاوا هەلومەرجێکدا تاکە لایەنگر و پشتیوانی ڕاستەقینەی بزوتنەوەی ڕۆژاوا بریتیە لە خەڵکی خەباتکاری ناوچەکە و ئازادی خوازانی جیهان. پشتیوانی هەمەلایەنە و داکۆکیکردن لە خەڵکی ئازادی خواز و مافخوازی کوردستانی سووریا بۆ بەرگریکردن لە دەستکەوتەکانیان پێویستیەکی بەپەلە و هەنووکەییە. ئەرتەشی تورکیا هاوکات لەگەڵ درێژەدان بە هێرشەکانی لە ڕۆژاوا بە دەستدرێژیکردنە سەرخاکی کوردستان عێراق و دامەزراندنی دەیان بنکەی سەربازی لە قوڵایی ناوچەکە و بۆردومانکردنی بەردەوامی ئەو ناوچەیە ماڵ و حاڵی خەڵک وێران دەکات و ڕەز و باخ و کێڵگە کشت و کاڵیەکان لە ناو دەبات و ئەمنیەت و ئاسوودەیی لە خەڵک زەوت کردووە. بە جۆرێک کە هەر ئێستا بەشێکی زۆر لە باکووری هەرێمی کوردستان
لەلایەن ئەرتەشی تورکیەوە داگیر کراوە و ئەرتەشی تورکیا بە مەبەستی مانەوە و جێگربوون لەسەر ڕێگای پێشڕەویەکانیدا دەیان بنکەی نوێی نظامی دامەزراندووە و هەزاران سەربازی خۆی تێدا جێگیر کردووە. ئەگەرچی بیانۆی دەوڵەتی تورکیا حزوری پاکەکەیە لە سنوورەکانی هەرێمی کوردستان، بەڵام واقعیە دەوەیە کە ئەوە ناسیۆنالیزمی ڕەگەزپەرستی تورکە کە بەکردەوە دەردێت. ئەمڕۆ کە ئێمە شاهدی توندوتیژی و تێرۆری دەوڵەتی تورکیا لە کوردستانی تورکیا و لە هەردوو بەشی کوردستانی سووریا و عێراقین، واتە دەوڵەتی تورکیا هاوکات لە سێ بەشی کوردستان خەریکی کوشتار و سەرکوتکردنی خەباتی خەڵکی کوردستانە. کۆمەڵە هەر ئەو هێزە کۆمۆنیست و شۆڕژگێڕەیە کە لە خاڵەوە چەرخانە مێژوویەکاندا تاقی کراوەتەوە، هەڵوێستەکانی لە قۆناغەکانی هەستیاردا متمانەی جەماوەری بەدەستێناوە، لە داهاتووشدا دیسانەوە دەکەوێتەوە ها قۆناغ گەلێکەوە. بەو پێشینە و ئەقڵ و تەجروبە و زانستەی کە بەدەستێناوە دڵنیاین کە دەتوانێت لە تاقیکردنەوەکانی داهاتووشدا سەربەرز و سەرکەوتوو دێتە دەرێ. ئەگەر باز لە دەستکەوتەکانی دەکەین بۆ ئەوە نیە سەری نێرخەیانی لە ژێر سەردا بنین، بەڵکو بۆ ئەوەیە بیانکەین بە توێشووی ڕێگای بەرەو پێشچوونمان، لە هەمان کاتیشدا لە هەڵەکان ئەزمون وەربگرین و دووپاتیان نەکەینەوە. بژی کۆمەڵە، بژی سۆسیالیزم، سەرکەوتوو بێت شۆڕشی ژن ژیان ئازادی.
تا ئاماژەمان پێدا ئەم شەو بەرنامە ڕاستەوخۆکەمان تایبەتە بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە ئەوەی کە ئاگاداریشتان کەین ئەمە لە درێژەی بەرنامەکەماندا چەند میوانێکمان دەبێت چەند پامێکمان هەیە ئەمەم پەیامانە دەخوێنیەوە و دواتر پێما بێ ئەگەڵینەکەم کاک حەسەن ڕەحمانپەنا لەسەر خەت دەبێت لەگەڵمان باەمە پەیامانە بخوێنینەوە گوڵناس ئەوڵین پەیام لە کەڵاترزان شەوگار لە کەڵاترزان پامی بۆ نردوین ستی هاوڕێیان ئەم کاتتان باش پیرۆزبایی 26 ڕەبەندانتان لە یەکەم هەم لە خۆتان و هەم لە سەرجەم پێشمەرگەکانی کۆمەڵە لە بنەماڵەی شەهیدان لە بنەماڵەی زیندانیانی سیاسی بە تایبەت وریشە مرادی و پەخشان عەزیزی بە هیوای ئازادی ئەم دوو ئازیزەش نابە ئێدام مەرگ و نەمان بۆ کۆماری ئیسلامی بژی ئازادی بەرابەری حکوومەتی کرێکاری. زۆر سپاس لە شەوگار لە کەڵاتەرزان پێشڕە لە شاری بانە ئامی نردوون وستی هاوڕێیان و خۆشەویستان و ئەندام و پێشمەرگەکانی کۆمەڵە و هاوڕێیانی بەشی کۆمەڵە تیوی منیش بە نۆبەی خۆم 26 ڕێبەندان لە هەمووتان پیرۆزبایی یەکەم وە هیوەدارم ئەم جەژنە ساڵی تر لە ناو شارەکانی خۆمان بەڕێوەی بکەین. بژی کۆمەڵە بژی حیزبی کۆمونیستی ئێران ژن ژیان ئازادی. زۆر سپاس بۆ کاک پێشڕە کە لە شاری بانەوە زەحمەتی کێشا بوو پامەکەی نردووە. پامێک لە کۆمەڵک لە کرێکارانی چەپی کۆمونیست لە شاری سنە
وسێتی ئێمە کۆمەڵێک لە کرێکارانی چەپ و کۆمونیست 26 ڕێبەندان ساڕۆژی ئەلەنگبوونی کار و چالاکی کۆمەڵە بە تەواوی پێشمەرگەکان و کادر و ڕێبەرانی کۆمەڵە و زیندانیانی سیاسی پیرۆزبایی دەکەین بە تایبەت لە ماڵی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیسم جێگەی خۆیەتی لێرەش ڕێز بگیرێت لە کاک محەممەد حسین کاک محەممەد کاحمە حسینی کەریمی و هەزاران درود بنێرین بووی بژی کۆمەڵە بژی سۆسیالیزم بژی حزبی کۆمونیستێران بژی حاکمیەتی شۆڕایی بژی ژن ژیان ئازادی زۆر سپاس لەم ئازیزانە کۆمەڵێک لە کرێکارانی چەپ کە لە شاری سنەوە زەحمەتیان کێشا لە ئێوەش پیرۆز بێت هەز ئەمیری پەیامێکیشیان هەناردە بۆ من لە دانەی سنا بەڵام بە زمانی فارسی کە لێرەوە پێشکەش ببینەران یەکەم گرامی باد 26 بەهمەن روز کۆمەلە را به تمام پیشمرگان کۆمەلە خانواده جانباختگان و زندانیان سیاسی و طبقه کارگر تبریک میگویم و ما استوارتر از همیشه با اهداف سوسیالیستی کامل و حزب کمونیست ایران تجدید پیمان میکنیم. جمعی از جوانان روستای دادانه سنندر. زۆر سپاس بۆم بینەرە خۆشەویستە کام پەیامیان ناردوو بۆ من. پێم وابێ کاک حەسەن ئامادەیە ئەگەر هاوڕێیانی هاوکارم کاک حەسەن ئامادە بێ یان ناوبڕێک بدەین و دوایە دەگەڕینەوە لای کاک حەسەن. گوڵناز ئەگەر ئیجازە بدەین ناوبڕ نەدەین چون زۆرمان پەیام بۆ هاتووە جێگەی خۆی تیما و پەیامانە لێرە بخێنینەوە. پامێک لە شاری بۆکانەوە کە بەدەستمان گەیشتووە لەلایەن کۆمەڵێک لە دۆستان و لایەنگران و هەڵسوراوانی کۆمەڵە لە شاری بۆکان. دووسیانە بەڕێوەچوونی ڕێوڕسمی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە یەکێک لە گەڕەکەکانی شاری بۆکان ڕۆژی پێنجشەمە 25 ڕێبەندان کۆمەڵێک لە لایەنگران و دۆستان و هەڵسوراوانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستێران و بنەماڵەکانیان لە یەکێک لەو گەڕەکانی شاری بۆکان ڕێزیان لە 26 ڕێبەندان ساڵ ڕۆژی ئاشکرابوونی خەبات و تێکۆشانی کۆمەڵیان کرد. مەراسمەکە بە خوێندنەوەی سرودی ئینتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی و جیهانی چینی کرێکار دەستی پێ کردووە. پاشان بۆ ڕێزگرتن لە یادی سەرجەم گیانبەختکردوانی ناو ڕێزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستێران خولەکێک بێدەنگی ڕاگەیاندراوە. بێدەنگیەکە بە خوێندنەوەی شعرێک لەلایەن یەکێک لە بەشداربووانەوە شکێنراوە. دواتر لەلایەن یەکێک لە بەشداربووانەوە قسە و باسێک سەبارەت بە مێژووی پڕ لە شانازی کۆمەڵە پێشکەش کرا. اینجا بەشداربووان لە وتوێژێکی چڕوپڕدا بارودۆخی سیاسی ئێستای ناوچەکە و کوردستان و ئەگەری ئاڵوگۆڕەکان و ڕۆڵی کۆمەڵیان بە لە بەرچاوگرتنی ئەزمموی خەبات و تێکۆشانی زیاتر لە نیو سەدە و هەروەها جێگە و پێگەی ئەو ڕێکخراوەیە لە ناو کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش لە کوردستانیان بە وردی هەڵسەنگان و ئەرکەکانی سەرشانی کۆمەڵیان لەم قۆناغاستیارەدا بە گرنگ زانی. بەڕاستمەکە لە کۆتاییدا بە خوێندنەوەی سرودێکی شۆڕشیرانە و بڵاوکردنەوەی شەربەت و شیرینی و شای و خۆشی لە ناو بەشداربوواندا لە کەش و هەوایەکی هاوڕێیانەدا کۆتایی بێت. لە کۆتاییە ڕاستمەدا بەشداربووان بە شێوەیەکی گشتی پامێکی پیرۆزبایی هاوبەشیان ببوونی 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی کار و چالاکیەکانی کۆمەڵە هاراستەی سەرجەم کادر و ئەندامان و پێشمەرگەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستێران کرد کە لە بەشێکی و پامەدا هاتووە دەڵێ ئێمە کۆمەڵێک لەلایەنگران و دۆستان و هەڵسوراوانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستێران لە شاری بۆکان بۆ جارێکی دیکە لەگەڵ ئارمان و ئامانجە پیرۆزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستێران وە گیانبەختکردوانی ڕێبازی ئازادی و سۆسیالیزم پەیمان نوێ دەکەنەوە کە تا گەیشتن بە سەرکەوتن و بەدیهێنانی ئامانجە بەرزەکانیان درێژەدەری شێلگیر و وەفاداری ئەو ڕێگا دەبین. بژی کۆمەڵا بژی حیزبی کۆمونیستێران بژی سۆسیالیزم. زۆر سپاس بۆم ئازیزانە و ئێمەش لێرەوە پیرۆزبایی لە هەمووتان دەکەین و دەستخۆشی و ماندوونەبوونیتان لێ دەکەین. زۆر سپاس. ئێستا ئەگەر هاوڕانی هاوکار مامادە بن کاک حەسەن بێنە سەر هێڵ بۆی کە توێژەکەمان بڕێ بێ. کاک حەسەن کاتت باش بەخێربی بۆم بەرنامەیەوە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەتان لێ پیرۆز بێت. ئەم کاتەی ئێوە هاوکارانتان باش سڵاوم هەیە بۆ هەموو بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و ئەم ڕۆژە لە هەموو خەڵکی تێکۆشەری کوردستان بە تایبەت لە بنەماڵەی گیانبەختکردوان لە هەڵسوراوان لە چالاکانی کۆمەڵە لە هەر جێگایەکەن پیرۆزباییەکە. زۆر بەخێر بێ کاک حەسەن پیرۆز بێت لە بەڕێزیشتان. بەخێربی کاک حەسەن سەرەتا ئاماژەیەک بە تەشکیلاتی کۆمەڵە و هەلومەرجێک کە کۆمەڵە تێدا دامەزرا بۆ ئێمە بۆ بینەرانمان باس بکەن. کۆمەڵە ساڵی 1340 هەتاوی پاییزی ئەو ساڵە بە پێی قسە و نووسراوەکان و ئەو هاوڕێیانەی کە لە تێکۆشەرانی سەرەتایی و دامەزرێنەرانی کۆمەڵەن دامەزراوە. هەلومەرجی ئەو کاتە هەلومەرجێکی زۆر تایبەتیە، ینی تایبەتیەکەی دەگەڕێتەوە لە واقعدا بۆ داهەی چلی هەتاوی ئەو سەردەمەیە کە لە ئێرانە زۆر ڕووداوێکی زۆر گەورە هاتووەتە ئاراوە. ئەویش
ئەو شتەیە کە شاپی دەکوت ئینقلابی سپی یا ئینقلابی شاو مردم لە واقع سەردەمێک بوو کە سیستمی سەرمایهداری لە ئێران زاڵە بێت و ئاخرین بزمارەکانی خۆی لە تابوتی سیستمی دەرەبەگایەتی دەدات بەو معنایی کە ئاڵوگۆڕی گەورەی ئیجتماعی اقتصادی لەو کۆمەلگایەدا ڕوو ئەدات ئەمە لەسەر دەستی خودی سیستم کرا بەڵام لە ڕاستیدا لەژێر فشارێکا بوو کە کۆمەلگای ئێران داوای دەکرد هەوڵی بۆ دەدا لە ساڵەکانی 20ەوە دواتر سی بە تایبەت مەسلەی کێشمە کێشەی کە لە ساڵی سیدا بوو مەسلەی هاتنی موسەدق و بزوتنەوەی ملیکردنی نەوتی ئێران و هەمووی ئەوانە کۆمەلگای ئێرانی لەگەڵ وەرچەرخانێکی سیاسی بەرەوڕوو کردبوو قسە لەوە بوو کە ئەگەر ئەم ڕووداوەنەیەتە پێشەوە بە تایبەت ئیمپریالیستەکان و لەسەرەوەی هەمویان ئەمریکا کە لە شاریوەری 20ەوە پای کێشرا بووە ئێران و وردەوردە جێگای بریتانیایی گرتبووەوە ئەختاریان دەکرد بە شاو بە دار و دەستەکەی کە ئەگەر ئەوان ئاڵوگۆڕ لە سەرەوەنەکەن لە خوارەوە ئاڵوگۆڕ دەبێت بۆیە کۆمەلگای ئێران تینووی ئاڵوگۆڕ بوو و شاو سیستمی پاشایەتی پێشدەستیان کرد بۆ ئەوەی کە خۆیان مەبەستیان بوو لەسەرەوە کردیان بۆ دامرکانەوەی خوارەوە بەڵام خۆ ئەو دامرکانەوە نەی دەتوانانی زۆریش درێژخایان بێت بۆیە لە 50 ساڵەکانی 50 نەتیجەیدا بەڵام دەرەر هەرچی بوو لەو ئاڵوگۆڕەدا ئەوەی کە بوو ئەوە بوو کە سیستمی پێشوو ئیتر وەلانرا معنایەوە نیە بڵێن لە هەموو جێگایەکە لە هیچ وەیەکە ئەو سیستمە نەماوتەواو بوو هەر سیستمی کۆن کە سیستمی تازە دێتە سەرکار بەشێک لەو تایبەتمەندیانە و بەشێک لە خەسڵەتەکانی لەگەڵ خۆی دێنێ هەتا دەورانێکی توولانیش ئەوە هەر ئیدامەی دەبێت بۆیە لە ساڵەکانی چلیشە ئەوە ئیدامەی بوو ئەو کاتە ئەوەی کە مهم بوو ئەوە بوو کە هێزی کرێکار هێزی چینی کرێکار هێزێکی ئازاد کرا کۆمەلگای ئێران کە نزیکی 75% لە دێهاتەکانە ژیانیانە کرد لە فاستەیەکی چەند ساڵەییدا تاکوونێ سەرەتای داهەی 50 زیاتر لە 50% هاتە شارەکانەوە لە پەنای شارەکانە محلاتێک هەڵتۆقین کە محلاتی فەقیرنشینی شارەکان بوون مثلەن ئەو کا ئێستا گەر تماشا بکەین بۆ شارێکی سنا بەقەت نایسەری ئەمڕۆکە نابوو شارێکی سەقز بەقەت حەماڵاوای ئەمڕۆکە نابوو شارێکی وەکو مەهاباد بەقەت یەکێ لە گەڕەکە فەقیرنشینەکان نابوو بۆکان بەقەت میراوای ئێستا نابوو ئەمە چی وای کرد کە ئەم شارانە ئاوا هەڵتۆقین نیازێ بوو کە سەرمایە بووی کە چینی کرێکار و فەقیر و هەژار و زەحمەتکێش ڕویان کردە ئێرە دەرەر هەڵباستە سەر ئەم بابەتە زۆرە بەڵام لە دڵی ئەم ڕووداوانەیەشدا ڕێکخراوەهایکی دیکە هاتنە ئاراوە کە ئەمە لەگەڵ ئەوانەی پێشوو فەرقیان بوو لە ئێرانە حزبی توودا یەکێ لەو یەکەم حیزبەکان بوو کە لە شاریوەری 20 دامەزرا ئەلبەتە پێش ئەو حزبی کۆمۆنیستی ئێران کە لە شمال دامەزرا و بە حزبی کۆمۆنیستی ئەنزەلیش بە ناوبانگە دروست ببوو گروپی 53 نەفەر دروست ببوو کە حزبی توودە لە دڵی ئەو هاتە دەرەوە جبهەی ملی دروست ببوو تووشی ئینشقاقات بوون بەڵام تر داهەی چل داهەی دروستکردنی ڕێکخراوەهای ڕادیکاڵە سازمانی مجاهدین لا ڕقمی ئەوەی جەریانێکی ئاینێ بەڵام دەست بۆ چەکە بە لە مقابڵی نظامی پاشایەتیە دروسە بێت سازمانی چریکەکان دروسە بێ کۆمەڵە دروسە بێ بۆیە کۆمەڵە لە دڵی ئەم تەحەولاتە ئیجتماعی و ئابوووریەیە دروسە بێت کە چینی کرێکار دەبێت بە چینێکە لە کوردستانیشە پێویستی بە وەڵامدانەوە هەیە حزبی دموکرات حزبێکی سنەتیە هەر تەنانەت لە ناو خۆیان تووشی کێشە بووە کۆمیتەی ئینقلابی حزبی دموکرات لە ساڵەکانی 46 تا دروسە بێت و خەباتی چەکداری لە بەشێک لە مەناتقی مەرزیە مەرزی بانە و سەردەشتوانە دروسە کات کە گوڵی سەرتۆپیان کاکسمالی شەریفزادەیە لە زانکۆکانەوە کەسێکی چەپ و سۆسیالیست ناو دەرەکە بەرحاڵ لە دڵی ئەم وەزیەتانەی شایە کە کۆمەڵە ساڵی 1348 دروسە بێت وەک ڕێکخراوێکی سۆسیالیست وەک ڕێکخراوێکی باوەڕمەند بە ڕزگاری چینی کرێکار وەک ڕێکخراوێکی سەرتاسەری دامەزرێنەرانی کۆمەڵە ئینسانهای کۆمۆنیست بوون کە کەسانێک بوون کە بۆ ڕزگاری چینی کرێکار باوەڕیان بەوە بووە خەباتیان بۆ ئەوە کردووە کە خەڵکی کوردستان و خەڵکی ئێران و شوێنەکانی دیکە بە تێگرا بتوان بە ڕزگاری بگەن بۆ یەک نمونەتان بۆ بێنمەوە کتێبێکە یەکەم ساڵانەی دوایی جمهوری ئیسلامی بە ناوی کۆمەڵە دەری کردووە لە وەختێکە باسی دامەزراندنی کۆمەڵە و سەرکیەکانی کۆمەڵە دەکا دەڵێت لە ساڵەکانی 1940-1948ەوە ساواکی ئێران کاک حەمحسەینی کەریمی
کە ئەمڕۆکە شاڵ ڕۆژی گیان بەختکردنەکەیتی دەڵێ ساوا کاک حەمحسێنی لەژێر نەزەرا بوو تەواوی ئەو نامانەی کە بۆ کاک حەمحسێنی کەریمی هاتوون ساوا کردوێتەوە چاوی لێ کردوون بۆچی بە خاتری ئەوەی کە ساواک زانیوێتی حەمحسێنی کەریمی کاری کۆمۆنیستیەکات هەر بەو عنوانە نووسیوێتی دەڵێ حەمحسێنی کەریمی کاری کۆمۆنیستیە کرد و دەیزانی مەحافلێکی لە دەوروبەری خۆی دروست کردووە و ئەوە یەکێ لە بەڵگەکانە لە زمانی دوژمنەکانمانەوە کە پێمان دەڵێ کۆمەڵە جەریانێکی کۆمۆنیستی بووە لە جەریانێکی سەرتاسەری بۆ فعالیەتی کردووە بە هەر حاڵ لەو دەورانەدا کۆمەڵە بە ئۆفقەوە دامەزرا بە هەر دەرکێکە هاوڕیانی ئێمە ئەو کاتە لە کۆمۆنیزم و لە سوسیالیزم و لە ئینقلابی کرێکاری ئەوانە بوویانە و تەبعەن لە ڕەوتی ڕووداوەکانە کۆمەڵە گەشەی کردووە کۆمەڵە پاراو بووە کۆمەڵە حیزبی کۆمۆنیستی دروست کردووە کۆمەڵە بەشێک بووە لە خەباتی چینایەتینا ئەو کۆمەلگایەی کە بووە و ئێستەکانەیش هەیە هەمووی ئەمانە تەسیری بووە لەسەر ڕادیکاڵ بوونەوە و مارکسیز بوون و ئینقلابی بوون هەرچی زیاتری کۆمەڵە هەتا ئەوەی کە لە داهی 53 ژمارەیەک لە ڕەهبەرانی کۆمەڵە لە کاک فواد لە کاک حەمحسین ماوەیەکی کەمتر تەبعەن وە مەجموعەیەتر لە هاوڕێیان کە کاک فواد گوڵی سەرتۆپیان بووە لەو دەورانەدا دەستگیر دەکرێن دەکەونە زیندانەکانەوە کۆمەڵە دەبێ بە دوو بەشێکی لە زیندانە بەشێکی لە دەرەوەی زیندانە بەڵام ئەو هاوڕیانەی لە دەرەوەن ئەو تایبەتمەندیانەی کە دەبێ بێکار لە ناو جەماوەری کرێکار و زەحمەتکێش و خەڵکی تینووی ئازادیدا دەکەن لە ناوخۆی کوردستان لە دەرەوەی کوردستان فعالیت دەکەن هەتا لە پاییزی 57 تا دوای ئەوەی کە کاک فواد ئازادە بێ هاوڕیانی تری ڕەهبەرانی کۆمەڵە ئازادە بن یەکەم کۆنگرەی کۆمەڵە لە نەغەدە دەگیرێت کە ئەویش تەواو نابێ لەوێت ئەندامانی بەشدار 11 کەسن کە هەمویان خوێندکارانی زانکۆکانی ئێرانن دانیشگاکانی تاران و تەورێز و گوڵی سەرتۆپی خوێندکارانی ئەو سەردەمەن هەتا ئەوەی کە خەبەر دەگات کە ئەوە تووتنکارانی بانە خەریکی خەباتێکی گەرم و گوڕن بۆ مافەکانیان وە کاک فواد دەڵێ کۆنگرە تەحتیلکەین ئەمە حرەکەتێکی گەورەی بۆ دوا ڕۆژی کۆمەڵە و بەشی دووەمی کۆنگرەی کۆمەڵە لە دوای سەرکەوتنی ئەو خەباتێک کە هاوڕیانی ئێمە نەخشی زۆر مهمیان تێدا بووە لە شاری سنە دەگیرێت دەرەحاڵ نامێت لەوە زیاتر وەختانی پێوە بگرن ئەوانە بۆ باسکردنی هێندێک لە تایبەتمەندیەکانی کۆمەڵە بوو کۆمەڵە ئەو تایبەتمەندیانەی بوو کە عەرزم کردن و کۆمەڵە لایەنێک بوو کە خۆی لە ڕووداوەکان وەردا خۆی چووە ناو جەرگەی ئەو مەسائلانەی کە ئەو کاتە بوو هاوڕیانی ئێمە لە گوندەکانی کوردستانە معەلیم بوون دکتۆر بوون خزمەتیان بە خەڵک دەکرد لە گەڕەکە فەقیر نشینەکانە ئەو کارانەیان دەکرد و ئەوە پێناسەی کۆمەڵەیە کۆمەڵە بەو تایبەتمەندیانەوە کە پای ناڕاپەڕینی 57 بوو بە یەکێک لە سەرەکی ترین هێزەکانی کوردستان وەختی لە جنوبی کوردستان وتیان کاکستێقی کەمانگەر کۆمەڵەیە لە مەریوان وتیان کاک فواد کۆمەڵەیە لە سەقز وتیان کاک حەمحسێنی شەهید بووە کۆمەڵەیە لە بۆکان وتیان دکتور جەعفەر کۆمەڵەیە خەڵک بێ ئەوەی بیر و باوەڕی کۆمەڵە جیا لە کۆمەڵێک ڕووناکبیر و تێگەیشت و بیر و باوەڕەکەی بزانن بەکردەوەی ئەو ئینسانانە کۆمەڵیان هەڵبژار بۆیە زۆر جاری وا هەیە خەڵکی کرێکار و زەحمەتکێش بە تێئۆری نییە و دوی جەرەیانێک دەکەون بەڵکو بە عملکردی ڕاهبەرانی و تێکۆشەرانی و سیما ناسراوەکانیەتی و ئەوە بوو کە لە ساڵی 57دا کۆمەڵە بوو بەو جەرەیانە کە بینیمان چ دەورێکی گێڕا لە جنبشی کوردستانە و ئەمڕۆ کەس ناتوانێت هیچ نووسەرێک مێژوو نووسێکی بە ویژدان ناتوانێت باسی ساڵی 57 و ڕووداوەکانی و دوای ئەوە تا ئەمڕۆ بکە بەڵام کۆمەڵە وە کۆڵەکەیەکی ئەو جنبشە سەرەڕای هەوراز و نشێوەکانیش کاتوێتە پێشەوە کۆمەڵی تێدا حەزفکە بۆیە کۆمەڵی ئەمڕۆکە لەسەر ئەو ڕێچکەیە دەڕوات لەسەر ئەو ڕێبازە دەڕوات و بەغێری ئەوە بە باوەڕی من هەر شتێکی تر ببێت ئەتوانێت هەر شتێک ببێت بەڵام کۆمەڵە نییە ئەو کۆمەڵی کە ڕۆژی ئەوەڵ بۆی دامەزران نییە دەست خۆش کاک حەسەن پێناسەیەکی زۆر جوان و تایبەتمەندیەکانیشت بە جوانی ئیشارە پێکرد کاک حەسەن ئەگەر ئێمە واقعیت بڵین ئێستا چوار لایەن بە ناوی کۆمەڵەوە هەن کار دەکەن ئەنی چالاکیان هەیە ئەو تایبەتمەندیانە کە ئێستا بۆ خۆت ئاماژت پێدا چەند خاڵێکی گرنگیت ئاماژە پێداوەکە ئەو تایبەتمەندیانی کە کۆمەڵەیەوە پێوە دەناسرێتەوە پێناسە دەکرێت چین و جیاوازەکان دەبێت چی بن دوایەوە ئەم ئینشعاباتانی کە لە کۆمەڵەدا ئەو دابڕانەکەکرا ئایا هەڵسەنگاندن و خەسارناسێکی جددی دەکرێت بۆ ئەوەی کە کۆمەڵە دووبارە بێتەوە سەر ئەو
کۆمەڵەی کە بۆ خۆتان بەلام بە جوانی ئاماژتان پێدا؟ ئێمە لە هەموو کۆنگرەکانە کە دەگیرێت و تا ئێستش گیراون خەسارناسی جیابوونەوەکانمان کردووە. من پێم وابێ ئەو جیابوونەوانە ئەوەی ئاخریان بە باوەڕی من ناحەق بوو، دەکرا ئەوەی ئاخر لە ناو ئێمەدا ڕووی نەدایە، بەدەلیلی ئەوەی ئەو هاوڕێیانەی پێشووی ئێمە هەر ناوەکەیان حیزبی کۆمۆنیستی ئێرانە، هەر ناوەکەیان کۆمەڵە و ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێرانە، هەر ئەو بەرنامە، هەر ئەو سیاسەتە ئەگەر هێندێک کێشەی سیاسی کە بوون بە شخصی و کێشەی شخصی کە بوون بە سیاسی و هێندێک کە چوزانم زمانی ڕق و ئەدەبیاتێکە شایستە و هیچ کاتێکینی ئێمە نەبوو تەعدادێ لەوانەیە بەکاریان نەبردایێت و وەزعەتەکەیان بەرەوە نەبردایە بە باوەڕی من ئەکرا بەیەکەوە هەڵمان کردایە کارمان کردایەت. بەڵام لەگەڵ ئەو بەشەی دیکەی ئەوەڵ کە جیابوونەوەی ساڵی 2000 یا 1970 بە باوەڕی من خەتەکانمان جیابووەوە. من پێم وابێ ئەو لایەنە لایەنێکن لەگەڵ بنەماکانی کۆمەڵە کێشەیان بوو، لەگەڵ بنەماکانی کۆمەڵە کەوتنە تەناقوزەوە، لەگەڵ بنەماکانی کۆمەڵە مەرزبەندیان کرد. ئەوە خۆشاراوە نییە. بەرپرسی یەکەمی ئەو ڕێکخراوە ئەمڕۆکە دەڵێ ئێمە سوسیال شتێک وەک سوسیال دموکرات، تەنانەت لە سوسیال دموکراتی شێستا کوردن پی وایە ڕادیکاڵە کە ئەمڕۆکە سوسیال دموکراتی ئەمڕۆ سوسیال دموکراتی دوو قەرنەوە پێش و دەورانی مارکس و ئێنگلس و ئەوانە نییە. سوسیال دموکراتێکە بەشێکە لە سیستمێکی سەرمایه‌داری جیهانی. ئەوان لەو کاتەگۆریەدا معنا پەیدا دەکەن و پێناسە دەکرێن. بنابەرین بڵێن ئەوە مەسەلەن کەسێک ئومێدی بەوە بێ ئەو کۆمەڵانە بەو ناوە یەک بگرنەوە ئەوە بەس خەیاڵە. هەر ئەوەندا توانێت کەسێک ئومێدی بەوە بێ کە ئێمە حیزبی دموکرات کە لە دڵی جنبشی کوردستانە دوو جەمسەری جیاوازی اجتماعی و تەبەقاتی و سیاسی ئەو کۆمەلگایە بووین یەک بگرینەوە. هەر ئەوە کە مەسەلەن لایەنێکی چەپ و سوسیالیست لەگەڵ لایەنێکی لیبرال و ناسیۆنالیستی ئێرانی ئومێدەوار بێ بەیەکەوە کاری هاوبەشیان لە چوارچێوە قەوارەیەکی مەسەلەن حیزبیدا بۆ بکرێت. دەڵێن ممکنە بڕێک خاڵهای هاوبەش. ئێستا ئێمە هەر لە کوردستانیشە لەگەڵ ئەو هاوڕێیانەی پێشووشمان کە ئێستا عەرزمکردن و خۆیان بە نەوعێک لە سوسیال دموکراسی دەزانن لە چوارچێوەی مەسائلێکە کە بە کوردستان دەگەڕێتەوە هاوکاری دەکەین، هاوکاری حزابی سیاسی لە مانگرتنەکانە لە هاوکارەکانی تریشە. بەڵام من پێناسەی کۆمەڵەبوونم بەو تایبەتمەندیانەوە کە عەرزم کردن و نەتەنیا من هەر منسفێکیش کە بێنێ ئەم لایەنانێ لە یەک هەڵ سەنگاندنیان بۆ بکە لە بەرنامەیان، لە سیاسەتیان، لە استراتێژیان، لە متحدینی ناوخۆیی و ئێرانیان، لە متحدینی جیهانی و منتەقەییان. ناتوانێت بڵێ ئەمانە تەنانەت لەسەر بنجێک ڕیشەیان بووە بەیەکەوە ڕواون و ئەمڕۆکە لەو بنجە لە یەکتری جیابوونەتەوە. پس کەوایە جیاوازیەکان واقعین. ئێمە دەبێت لەوە بگەڕین، بەڵام بەجێ ئەوە دەبێت لە فکری تەنزیمی مناسباتێکا بین کە مناسباتێکی دموکراتیک بێت. ئێستا حتا ئێمە وتمان شەڕی ناوەکانیشمان تەواو کردووە، هەر کەسێک ناویکی خۆی دەزانێت. بەڵام ئەو ناوە کە ئەگەر هەر کەسێکی منسف وایە دەبوو ناوی کۆمەڵە بەجێ بێڵن بۆ تایبەتمەندیەکانی. ناکرێت بەو ناوەوە تۆ بێنی سیاست بکەیت، هەر ڕۆژێ ناوێکی لێبرێ سێ چوار دانە ناوی بۆ دانەی فارسی ناوێکی بێ، ئینگلیسی ناوێکی بێ، کوردی ناوێکی بێ. خب ئەوە نایەتەوە. بەڵام هەرچی هەیە بە هەمووی ئەوانەیشەوە ئێمە لامان وایە کە دەکرێت بۆ بە سەرنجام گەیاندنی جنبشی خەڵکی کوردستان، بۆ دڵسارد نەکردنەوەی خەڵک نەبێ بە کێشەی حیزبی، بەڵام خەڵک با انتخاب بکەن، لایەنگرانی کۆمەڵە با انتخاب بکەن، تێکۆشەرانێک کە ساڵهای ساڵ زیندانیان کێشاوە با انتخاب بکەن، بنەماڵەهایە کە ڕۆڵەکانیان بە دروشمی بژی سۆسیالیزم، بژی حیزبی کۆمۆنیست، بژی کۆمەڵی کۆمۆنیست چوونەتە سەنگەرەوەی جانیان بەخت کردووە با انتخاب بکەن. انتخابەکە بەوان. ئەگەر لایەنێکی تریان هەڵبژار خەیناکە ئێمە کاری خۆمان دەکەین. ئەگەر ڕێگای ڕۆڵەکانیان و ئازیزەکانیشیان هەڵبژار خۆ دەبێت خەڵکی تریش قەناعەت بەوە بکاکە ئیجازە بدە ئەو خەڵکە ئاوا بیرەکەنەوە. بنابەرین ڕێگایەکی تر نییە بە غەیرەز ئەوە. بۆیە من لام وایە
تاوێنێ من دڵ و پێک لەو بارانە تا دەریایەک بادی دێنێ من شەماڵێم ئەو شەماڵی هێڵەشنەی بە سۆز و تاو بە سۆز و تاو دامە و بەهار بافریداگیر کاری وڵاتەکەم باوەکەم باو من ژی لەمۆم ئەو ژی لەم وای دوایە زاران ئاوری پژان نیسانەوە دردە هاویم مەیڵێمەوە گۆرانی ژیان هەیڵێمەوە گۆرانی ژیان هەیڵێمەوە گۆرانی ژیان Awadan
شۆڕشمان دژمنی کوردستان هێرشی هێنا هەر کوردستان لە قوڵایی دڵی زەحمەت کێشان ڕا هەڵیان کرد ئاڵا هەستان ڕەسان هێشمەرگەی کۆمەڵە وەک کوڵان هێشمەرگەی کۆمەڵە وەک کوڵان هێشمەرگەی کۆمەڵە وەک کوڵان لەشکرێکی ئەستەشی سووری پێکاران ڕێبواری ڕێبازی یەکگرتن پێکۆشان بۆ ڕزگاری گشتی پێکاران دژی ئەمپریالیزم بۆ ئازادی ئێران بۆ مافی چارەنووس بۆ میلەتان کرێکاران خەڵکی شۆڕژگێڕ لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە دۆخێکدا نزیک دەبینەوە کە خەباتی شۆڕژگێڕانی ئەم چەند ساڵی دواییە و بە تایبەت شۆڕشی ژنجیان ئازادی دژایەتی و قەیرانە جۆراوجۆرەکانی کۆماری ئیسلامی لە هەموو سەردەمێکی تر تونتر کردووەتەوە و ئەمەش ڕژێمی لە هەر دەورەیەکی پێش و لاوەستر کردووە. ئەم لاوازیە لە بێتوانایی بۆ چارەسەرکردنی هەر کێشەیەکی ئابووری و کۆمەڵایەتی و بەنابردنی تەواو بۆ بڵاوکردنەوەی سەرکوت و لە سێدارەدان دەبینرێت کە لە بری ترساندن و پاشە کشە پێکردنی هاوڵاتیانی ناڕازی وای کردووە خەڵک زیاتر تووڕە بن و ناڕەزایەتیەکان فراوانتر بکەن. لەوانە گەشەکردن و فراوانبوونی خەباتی کرێکاری، خەباتی ڕێکخراوەیی بەردەوامی خانە نشینان، زیادبوونی بەرچاوی ژمارەی ژنانی ئازادپۆش، ڕادیکاڵتربوونەوەی خەباتی دادخوازان لەوانەش دایکانی قارەمانی دادخواز و فراوانبوونی خەباتی خەڵکی ئازادی خواز و شۆڕژگەر لە کوردستاندایە کە شاید حاڵی ئاشکرای چەندین مانگرتنی شکۆمەند و سەرتاسەری ڕۆژی بووە کە داینەمە و بزوێنەری سەرەکی کۆمەڵە باسکی بەهێزی حیزبی کۆمۆنیستی ئێران بوو. کۆمەڵە پێداگرە لەسەرەوەی کە لە هەموو خەباتانەدا کاماژەی پێدرا ڕۆڵی خۆی هەمە جۆرتر بکات و هاوکار بێت بۆ یەکخستنی هەموو هێزانەی کە خوازیاری ڕووخاندنی کۆماری ئیسلامی و دامەزراندنی نظامێکن کە چەوسانەوە و ستەمکاری بە خاوەندارێتی بورژوازی حکوومەتەکەی تێیدا بنێژرێت و لە جێگەی ئەو فراوانترین دیموکراسی ڕێخۆشکەر بۆ سۆسیالیزم جێگیر بێت. بژی کۆمەڵە، بژی سۆسیالیزم. ئەستەشی سووری کرێکاران بۆ زەحمەت کێشی کورد کۆوە بن لە دەوری پێشەنگی کرێکارە هی کوردستان بەڵێ ئازیزان زۆر داوای لێبوردن دەکەین کە ئێمە کێشێکی تەکنیکیمان واتە پێش هەڵبەت لەلایەن خۆمانە بوو بە داوای لێبوردن لە ئێوەی ئازیز و میوانی بەڕێزیشمان ئەگەر هاوڕێیان بتوانن دووبارە کاک حەسەن بێنەوە سەخت. کاک حەسەن داوای لێبوردن دەکەین ئێمە کێشێکی تەکنیکیمان بۆ ساز بوو بەرحاڵ ببورن ئێمە زۆریش پایان بۆ هاتووە کاک حەسەن بەڵام پامەکان لێرە بە بینەران بڵێم ئەگەر پرسیار بوو حتمما لە بەڕێزیشتانی دەکەین ئێمە دوای ئەوەی کە لەگەڵ کاک حەسەن قسە باسەکەمان تەواو بوو حتمما و پامانە ئەخوێنینەوە ئەگەر پرسیارێکی شێ دەتوانن لێرە
بینێرە گومان و مەش لەگەڵ کاک حەسەن دەیخینە بەرباس. کاک حەسەن فەرموو بۆ پرسیارە ئەگەر دەتەوێت بۆ پرسیاری دووەم کە زۆر توولانی بوو قەی ناکە بۆی بە پرسیارێکی کە دەست پێ بکەین یا شتێکی تر بڵێم چینەوە سەر باسەکەمان باشترە. دەی زۆر باشە. بەڵێ کاک حەسەن بارودۆخی ئێستای ئێران و کوردستان چۆن دەبینن و ئەو ئەرکانەی کە دەکەوێتە سەرشانی کۆمەڵە چین بەڕایەوە؟ بارودۆخی ئێستەی ئێران کوردستان ناوچەکە بەڕاستی هەمووی لە ئاڵوگۆڕدایە و یەکێ لە کانونەکانی ئەم ئاڵوگۆڕانش بەڕێی من خودی ئێرانە واتە جمهوری ئیسلامیە. جمهوری ئیسلامی زیاتر لە 45 ساڵە دەسەڵاتێکی سەرڕۆ و داسەپێنەری بەسەر کۆمەلگای ئێرانە تەحمیل کردووە. کۆماری ئیسلامی لە واقعدا حاصڵی شکستی ڕاپەڕینی 57ە، بەڵام تەنها ئەوە نەبوو کە ئەم ڕاپەڕینە لە ئێرانە بە هاتنی کۆماری ئیسلامی شکستی خوارد و دوای چەند مانگ، بەڵکو لەگەڵ خۆی دیاردەیەکی زۆر دزێویشی هێنا کە لە هەموو ناوچەکەشە تەسیری دانا. ئەویش ڕەوتی ئیسلامێکی بنیادگەرە، ئیسلامێکی تونداژۆ کە هەر ڕۆژی ئەوەڵ خومینی بە درۆشمەکەی وتی سدووری ئینقلابی ئیسلامی. ئەم سدووری ئینقلابی ئیسلامیە ئەو موسیبەتانەی لێکەوتەوە کە بینیمان، بۆ نمونە لە دەرەوە بڵێم شەڕی ئێران و عێراق میلیاردەها دۆلار سەروەت و سامانی خەڵکی ئێران ناردنی بۆ جەریاناتێکی کۆنەپەرستی دژی مرۆڤی وەکو حەسەن نەسڕوڵڵا و جەرەیانی ئەوان لە لوبنان، تەقویەتکردن و بەهێزکردنی جەرەیانێکی کۆنەپەرستی وەکو حماس، بەهێزکردنی جەرەیانێکی کاسەر ئێسقان کۆنەپەرستی وەکو حوسیەکان لە یەمەن، و هەروەها ڕەوتی ئیسلامی ترۆریست لە تەنانەت کە دەستیان گەیشت بە ئارژانتین، دەستیان گەیی بە ئوروپا، دەستیان گەیی بە کانەدا و لە هەموو شوێنێکە ئەمانە هەمووی نەتیجەی شکستی شۆڕشی ساڵی 57 بوون. ئەم بزوتنەوەی کە ساڵی 57 شکستی خوارد تەنیا موسیبەتەکەی بۆ خەڵکی ئێران نەبوو، بەڵکو موسیبەتەکەی بۆ ناوچەکەش بوو. لە ناوخۆی ئێرانیشە ئیعدامکردنی بە دەیان هەزار کەس لە 30 خرداد و 60 و خەتڵ و ئامەکانی ساڵی 67 داسەپاندنی شەڕ بە کوردستانێکی ئارامی بێکێشەی کە تەنانەت زیندانیەکی سیاسی تێدا نەبوو، پەلاماربردنە سەر تورکمەن سەحرا، کوشتاری کرێکارانی بەندەری ئەنزەلی، کوشتاری خەڵکی خوزستان، قەتڵ و عامی زیندانیانی سیاسی، ئەو جەحەنمەی کە بۆ ژنانیان دروست کرد، هەمووی هاتنە سەرکاری ڕەوتێکی ئیسلامی تونداژۆی دژی ئینسانی بوو کە بە پشتیوانی ئیمپریالیستەکان و متحدەکانی ئەوان هاتە سەرکار. بەڵام ئەمڕۆکە ئەم هێزە ئەم دەسەڵاتە چ لە ناوخۆ چ لە دەرەوە کەلێنی گەورەی تێکەوتووە، لە ناوچەکەدا شاخ و باڵی کراوە. لە لوبنانە دەبینین حیزبوڵڵا چی بەسەر هاتووە، حەماس ئەگەر چی لەباری فکریەوە تحتی تەسیری جەمهوری ئیسلامی بەو معنایە نییە، ئەوان جەرەیانێکن زۆرتر لەگەڵ جەرەیاناتی ئیسلامی سەر بە قەتەر و میسر و ئەخوانیەکانن، بەڵام بۆ دۆشینی جمهوری ئیسلامی و بۆ بردننی پوڵ و پارەی بە لێشاوی جمهوری ئیسلامی ئەوان ستایشی جمهوری ئیسلامیان دەکرد. بەڵام حیزبوڵڵا شاخەیەکی ڕاستەوخۆ بوو، عەکسی ڕەهبەرەکانی جمهوری ئیسلامی لەسەر سەری حەسەن نەسڕوڵڵا و کەسانی دیکە هەڵدەواسرا. بۆیە ئەمان ئەو شکستەی کە خواردیان لە منتەقەکەدا و ئەوڕۆکە خامنەیی زۆر گێلفامانە دەکاتە جوا ئێمە سەرکەوتوین، حیزبوڵڵا سەرکەوتووە، حماس سەرکەوتووە، ئەوە فەقەت دەتوانێت کۆمەڵێکی کەلەویشکی ئیسلامی پێ بە قەناعەت بگەێنێ. ئەینا کامە سەرکەوتن بەرد و بناغەی نەتەنیا ئەو حیزبەکانیان دەرهێناون، بەڵکو چه موسیبەتێکیش بۆ ئەو خەڵکە داماوە لە فەلەستین و لە لوبنان و لە شوێنەکانی کەی لێکەوتوێتەوە. لە ناوخۆی ئێرانیشە لە 2 ساڵەوە پێشەوە خەباتێکی حەقخوازانە کە باوەڕی من بەردی بناغەکەی هەر 57 دامەزرا، هەر ئەو مقاومەتەیە کە لە نەورۆزی سنەیە کردمان، هەر ئەو ڕێپێوانەی کە سازماندرا بۆ مەریوان، هەر کۆچی مەریوان، هەر مقاومەتی خومینی کە جیهاد بڕیاری جیهادی لە دژی خەڵکی کوردستاندا و کۆمەڵە بڕیاری مقاومەتی لە دژی ئەو بڕیاری جیهادەدا، نەتیجەکەی لە درێژەی خۆیدا ئەگەرچی کۆمەڵێکی زۆر خەباتی کرێکاری، خەباتی ژنان هەمووی ئەوانەی لێکەوتەوە، بەڵام نەهایەتەن بزوتنەوەی ژیان ئازادی لێکەوتەوە.
بزوتنەوەی کە ئەمڕۆ کە مححوەرەکەی ژنە ڕۆژانە ئەو اعترازانە ببین کە ژنانێکی پەچەکەی فرێدەدایکی لیباسەکەی دەردێنێ لە زیندانەکانە اعترازات و اعتسابات کە ئێستا بووە بای هەفتانە سێشەمبەهای اعتسابی زیندانیان وهروەها لە کوردستانی سەربەرزیشە ئەو مەقاومەتە تێکڕایی کە کرا 4-5 دانە مانگرتنی سەرکەوتوانە هەر لە شۆڕشی ژیناوە تاکوونێ ئاخرین مانگرتنی 3 مانگ کە بە پرسایەتی کۆمەڵە و لایەنەکانی دیکە کرا هەمووی ئەوانە ئەوەمان پێ دەڵێ کە ئێمە پێمان ناوەتە قۆناغێکی نوێ بزوتنەوەی خەڵکی کوردستان بزوتنەوەی خەڵکی ئێران لە مەرحەلەیەکی تازەدایە لە ململانێ لەگەڵ جمهوری ئیسلامیدا هەرەوەی ئەمڕۆکە لە تارانێکە زیاتر لە 13-14 ساڵە میرحسەینی موسەوی کێوکێ لە حەسران و کەس دەنگی دەرنەهاتووە بەڵام ئەمڕۆکە معتەرزین ئەوان دەکەن بە بەهانە و دێنە سەر شەقام و داوای ئازادبوونی ئەوان دەکەن ئەوە حاصلی جنبشی ژیان ئازادیە ئەوەی کە لە شوێنەکانی دیکەدا بە گروتینێکی زیاترەوە خەڵکی معتەرز تەنانەت لە دانیشگاکانە لە خوێندگاکانە لە خانە نشینەکان اعتراز دەکەن دروشمی سیاسی دەدەن لە حاڵەتی سنفی چوەتە دەرەوە بە باوەڕی من شۆڕبوونەوەی هەرچی زیاتری داخواز و متەباتی بزوتنەوەی ژیان ئازادی بۆ ناو ئەو کۆمەلگایە پس کەوایە من دەڵم ئەو هەلومەرجە ئەمڕۆکە ئێمە لە کاتێکا ڕۆژی کۆمەڵە ڕێز دەگرین کە لە هەموو کات زیاتر زەمینە بۆ کار و چالاکی ئێمە فراهەمە لە ناو ئێوە خۆتان هەر ئەو مەجموعەیەک لەو پەیاموانتان بڵاو کردەوە لە زۆربەی شارەکانی کوردستان مەراسمی ڕۆژی کۆمەڵە گیراوە ڕێزیان لێگرتووە کاری ڕاگەاندن کراوە ئەوە لە دڵی چیایە لە دڵی هەلومەرجێکایە کە بۆ هەڵسوڕاوانی ئێمە و فعالینی ئێمە و تێکۆشەرانی خەباتکار هاتووەتە پێشەوە کە لە شاری سنەیە ئاوربازی دەکەن بە شەو نیوەی شار ڕۆشن دەبێتەوە لە کوچکە ڕەش و لە گەڕەکەکانی شار و لە شوێنەکانی دیکەش پس کەوایە ئێمە ئەمڕۆکە لە هەلومەرجێکی زۆر لەبارترە لەگەڵ جمهوری ئیسلامی قەرارمان گرتووە تەوازنی هێز بە زەرەری جمهوری ئیسلامی ڕووخاو پاشەکشەی پێکراوە و بە قازانجی بزوتنەوەی ژیان ئازادی بە باوەڕی من لە حاڵی بەرەو پێچووندای زۆر باشە کاک حەسەن ئێوە زۆر بە باشی ئاماژتان بە وەزیەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یعنی ئەم هەلومەرجەی کە ئێوە خۆشتان باسی دەکەن ئەم هەموو هەلومەرجە کە بەڕێستان کاڵەن لەبارە ئێستا کاک حەسەن ئێستا کۆمەلگا و تایبەتەن کوردستان گۆڕانی زۆر بەسەر هاتووە بە نسبەت ئەم نیو سەدەیە ئایا ئەم هەلومەرجێک کە وەقەتان باسی دەکەن کۆمەڵە توانیوێتی خۆی نوێ بکاتەوە و وەڵام دەرەوەی ویست و داخوازیەکانی ئەمڕۆی خەڵکی کوردستان بێت دەزانی کۆمەڵە هەر لە ڕۆژی ئەوەڵەوە جەرایانێکی نوێخواز بووە لە 48 کە دروست بووە لە نەقدی ڕەوتی کۆنەپارێزی وەکو حزبی تودا وەکو جبهەی ملی و تەنانەت خەتێکە لە نوعی خۆیدا ڕادیکال بوو خەتی چریکی کابرا گیانی خۆی دەنا سەردەستی سیانورێکی دەنا ژێر ددانی فیلاکار بوو ئەوە کەسێکی تەستیم تەڵەب نەبوو لە نەقدی ئەوانە لە نەقدی حزبی دموکراتە بنابەرین کۆمەڵە لە توولی تەمەنیدا نوێخواز بوو و بە باوەڕی من ئەگەر نوێخوازی لە کۆمەڵە بکەیتەوە هیچی پێوە نامێنێ دەبێت بەو جەرایاناتی دیکە کە هەن هەست کەوایە کۆمەڵە ڕەوتێکی نوێخوازە بەڵام لەوانێت تەفسیر لە نوێخوازیش فەرقی بێ کەسانێک ئەمڕۆکە پێیان وایە لە نەزەر ئەوانەوە ئەوە شۆڕەوی ڕووخاوە سوسیالیزم تەواو بووە تازە دوا نابێ باسی ئەوە بکەیت دەوری نەماوە خەباتی چینایەتی تەواو بووە ئەمڕۆ کە هەچیەکەی لە کوردستانە خەباتی نەتەوایەتیە ئەوە ڕاست نییە لە ناو خودی خەباتی نەتەوایەتیە ئایا ژنان بۆ مافەکانی خۆیان حەو لە دەنیان نا ئایا کوونەکەیەکاری کوردستان هەردووە نێوپێرێکە لە شاری سنە لە منتەقەی سەنعەتی لەگەڵ ساحبکارەکەی دەرگیرە بێ لەسەر حەق دەست و ئەخراج و ئەوانە یان ناخۆماتر ئەوە نابێت کەستەمی نەتەوایەتی لەسەر شانی لاچێ فەرهەنگی متەرەقی و پێشڕە و لەو جامعەیەدا ماتڵ بووە کە بزانێت حتمەن دەبێت بە خودمختاری فدرالیزم سربەخۆیی دەوڵەت یارش تێبگا پس کەوایە ئەوانە هەموو ڕەوتی واقعی مبارزن و ئەوەی کە پێی وایە دەوری سوسیالیزم نەماوە دەوری بەرابەری خوازی نەماوە هەچیەکەیە ئەمڕۆکە دەبێت لە چوارچێوەی ئەو نیزامەدا لەگەڵی بین و ئەوە بین ئەوە لەگەڵ پێناسەی کۆمەڵە نایەتەوە کەسانێک ئەوە خۆیان پێناساکەن خۆیان نەزانن بە خۆیان تەطبیقدان لەگەڵ ئەو وەزیەتە بەڵام بە باوەڕی من ئەمڕۆکە لە هەموو کات زیاتر سوسیالیزم ئەمرێکە لەو جامعەیەدا دەبێت بۆی تێبکۆشین ئێوە تماشا بکەن فاشیستێکی وەکو ترامپ هاتووە ئەوەڵین کارەکانی ئەوە بوو کە لە سازمانی
ژینگە پارێزی پاریس هاتە دەرەوە لەو ئەمریکایەک لە ئەندامانی ناوەندی بێهداشتی جیهانیە لەوە هاتە دەرەوە حقوقەکەی لێ قەتە کرد دەیەوێ وڵاتێکە بەدەیان ساڵە وڵاتە وەکو کانەدا بیکا بە بەشێک لە ئەمریکا دەیەوێ غەزە و فەلستین وەوانە چونکە پوڵدارە و لە مێشکی دەوڵەمەندێکی و سەرمایهدارێکی پوڵپەرستەوە خەریکە هەنگاوانێ غەزە بتوێنێتەوە 3-4 ملیۆن ئینسان کۆچ پێ بدات ئەوە فاشیزمێکە کە فقط هیتلێر دەیتوانی ئەوە بکات و حولی بۆدا کە ئەوروپا بگرێت و نژادی ئاریایی خا بەسەر هەمووی ئەوروپا و دنیادا ئەمڕۆکە کەسێکی وەکو ترامپیش ئەو خەون و خەیاڵەی هەیە فاشیستێکی وەکو خۆی وەکو ئایلەن ماسکی هێناوە چونکە پارەدارە های هیتلێر دەکا بە دەستی ڕاستی و بەوانە دەکەن لە مقابلی ئەو وەزیەتەدا بە شەریەت چی لە بەرابەریدا ڕاوەستاوە کۆمەلگای ئینسانی چی لە بەرابەریدا ڕاوەستاوە بەغەیرەز بە بەرابەری بەغەیرە سوسیالیزم بەغەیرەز مبارزە لەگەڵ ئەم نظامە نائینسان و وەحشیە چی دیکەمان بۆ ماوەتەوە بۆیە من دەڵێم بەڵێ کۆمەڵە جەریانێکی نوێخوازە کۆمەڵە لەگەڵ ئەو ڕەوتی نوێخوازیە هاتووە ئەو نەوعە چەقبەستویەی کە چەپی چەقبەستوو بوویەتی چەپی فقط لە ڕوانگای ئایدۆلۆژیەکەی خۆی هەڵسەنگاندووە ئەوە قەت پێناسەی کۆمەڵە نەبووە کۆمەڵە قەت لەوە چاوی لێ نەکردووە کە بزانێ فڵان عەمەل لەگەڵ تێئۆریەکەی دێتەوە یا نایەتەوە زۆر جاری وا بوو عەمەلەکەی کردووە تەنان دەگەر پیشی وا بوو بێت بە هەڵە اشتباشی تێدا چوو خەڵکی کرێکار و زەحمەتیش تێدا بووە چووە کردوێتی بۆیە بەو لە حەزانە و کۆمەڵە بەڵێ لەگەڵ ڕەوتەکە دێتەوە هاتووەتەوە و بە باوەڕی من ئەگەر ئەمڕۆکەش تەپ و تۆزی ترامپ و فاشیزمیەکی عوریان کە ئەوڕۆکە ئەو نوێنەرایەتی دەکات لە دنیاە دەبینین ئینسانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب نابێ مەرعوبی ئەوە بێ نابێ وەحشەتمان گرێ لە دڵی شەرایەتە سەختەکانیشدایە کە ڕووداوی گەورە دەقەومێ کەس تەسەووری ناکرد لە 55 ڕژیمی شا بڕوخێ کەس تەسەووری ناکرد ئەوەی کە ئەمڕۆکە بەسەر جمهوری ئیسلامی هاتووە بەسەری بێت هەر بۆیەکانی لە دڵی ئەو ڕووداوانەدا ئێمە دەبێت بەرنامەمان سیاستمان ڕێبازمان استراتێژمان ومێدەکانمان بەداهاتوو بۆ کۆمەلگایکی ئینسانی نەتەنیا نابێت لە دەست بدەین بەڵکو ئەوە ڕێگا چارەیە بڕۆ تماشای وەزیەتی عێراقکە 32 ساڵ 33 ساڵە هەرێمی کوردستان دروست بووە ئەوڕۆکە دەبێت دەستن نەخواری دەوڵەتی مرکزی بێت ئەوە ناسیۆنالیزمی کورد عاقبەتەکەیتی لەوە باشتری لێ دەرنایە لە هیچ جێگایەکە بۆیە من پێم وابێ ئەوەی کە ئەتوانێت ڕەوتی لەگەڵ ڕەوتی واقعیەتەکان بێتەوە کۆمەڵەیە و ئەگەر کۆمەڵە بە باوەڕی من لەو ڕێبازە لابدا کۆمەڵە نییە ئەگەر لەو سەنگەرە تەبەقاتیەی لابدا کۆمەڵە نییە ئەگەر ئەو ڕێباز و بەرنامە و سیاسەتەی کە بوویەتی بۆ کرێکار و زەحمەتکێش و ژنی ستەم لێکرا و لاوی تینووی ئازادی لە کوردستان و ئێران و منتەقە بۆ پێوەی پێناسەکراوە ئەو پێناسە لە دەست بدا کۆمەڵە نییە بۆیە بەڵام کۆمەڵە ئەوانە ناتوانێت لە دەست بدا ڕەوتی ڕووداوەکان و منتەقی زەمانیش ئەوەی پێ حکم دەکات دەبێ ئەوە بێ ئەگەر ئەوە بێ دەبێت بەو لایەنانەی تریشکە بە ناوی کۆمەڵەشەوە کار دەکەن بەڵام این کوجا و ئەم کوجا زۆر باش زۆر باشەکە حەسەن ڕۆڵ و ئەرکێکە لە ئەستۆی کۆمەڵایە سەبارەت بە خەباتی سەرتاسەری کامانن بەڕایەوە کۆمەڵە بەڕاستی ڕۆژی ئەوڵی وەک جەریانێکی سەرتاسەری لەدایک بووە لە زانکۆکانی تارانە هەوێنی ئەستی کۆمەڵە شکلی گرتووە و هاتووەتە ئاراوە بە دوای ئەوەشدا هەر لە دەرەوەی کوردستانیش فعالیەتی کردوە قەت کۆمەڵە جەریانێک نەبووە کە پێناسەی بە تەنیا کوردستانی بوو بێ ڕاستە بەشی زۆری کادرەکانی بەشی زۆری ڕەهبەرانی بەشی زۆری بە حکمی ئەوەی لە کوردستانیشە فعالیەتی کردووە لێرە بوون بەڵام ئەوە هیچ کاتێک نەبووە بە باعسی ئەوەی کە وەکو خەڵکی دیکە ئەمڕۆ کە مەسەلەن بڵێن کۆمەڵەی کوردستان دلیلەکەشی وازحە دلیلی ئەوەیە کە ئێمە لە جۆغرافیایەکە ئەمڕۆ کە بە ناوی ئێران مبارزاکەین جۆغرافیایەکە ئێمە دروستمان نەکردووە ئێمە چواردەورەکەیمان دا نەڕشتووە شەڕ و کێشمەکێش و ململانێ و لە کاتێکا دەسەڵات لە تارانە یا لە پایتەختەکانی شوێنی دیکە بۆ ئێران دەورانێک تاکوونێ میسری ڕۆشتووە دەورانی تاکوونێ هندوستان ڕۆشتووە لە زمانی شایە مجموعەیە شوێنیش لەدەست دەدات و تەحویلی وڵاتانی عەرەبیشی دەدا بۆیە بەڵام ئێستا ئەمڕۆ ئەم جۆغرافیایە هەیە لەو جۆغرافیایەدا خەڵکی کرێکار و زەحمەتکێش سەرڕای ئەوەی کە دەسەڵات دەوێت تەفرەقە بخاتە ناویان سەرڕای ئەوەی کە ناسیۆنالیزمی کوێری ئێرانی و ناسیۆنالیزمی نەتەوەکانی تریش خەریکی خۆشکردنی کێشەی فکرەتی خۆیانن
بەڵام ئەم خەڵکە بە هاوخەباتی توانن نەجاتیان بێ. بۆیە من لام وایە هاوخەباتی خەڵکی کوردستان لەگەڵ خەڵکی ئێران گرینگە. ئێمە تەنانەت بۆ کەسێک تەرەفداری سربەخۆی بێ، کەسێک تەرەفداری وڵاتێکی دموکراتیک بێ کە لە ئێران بێتە سەرکار، کەسێکە تەنانەت تەرەفداری ئەوەی پێ دەڵێن فدرالیزم ئەوەش ببێ، هەر شتێکی تر ببێ، ئەمە بەبێ هاوکاری و هاواهەنگی خەڵکی کوردستان لەگەڵ ئێران، بەبێ ئەوەی کە خەڵکی ئێران جارێکی دیکە کلیلی بەهەشت نەکەنە ملیان بینێرن بۆ سەرکوتی کوردستان. ئێمە دەبێت بۆ کۆمەلگایکی وا حەول بدەین بۆ کۆمەڵە بۆ ئەوە تێکۆشێت. بنابەرین هاوخەباتی کرێکار و زەحمەت کێشێکە لە ساڵە بە ملیێنی لە کوردستانەوە دەچێت بە چەند سەد هەزار نەفەری هەڵەسێ لە کوردستانەوە دەچێت لە شیرکەتەکان کارەکە، لە بەندەرەکان کارەکە، لە بیناسازیەکان کارەکە، لە کوورەخانەکان کارەکە. ئەمە بەجێ ئەوەی کە هاوخەباتی و هاودڵی و هەموو شتێک ئینسانیەت بەرینە ناویانەوە لەسەر دابەشکردن کار بکەین، ئەوە ئەرکی کۆمەڵە نییە. بۆیە من پێم وابێ هاودڵی لەگەڵ خەڵکی دیکەی ئێران ڕەمزی بە ڕسمیەت ناسینی تەنانەت مافی دیاریکردنی خەڵکی کوردستانیشە. ئەوڕۆکە بڕۆ تماشا بکە بزانە مەسەلەن لە کوردستانی سووری تورکیەدا، لە کوردستانی تورکیەدا خۆ بزوتنەوەی خەڵکی کوردستان زۆر بەهێزە، بەڵام بزانن ناسیۆنالیزمی تورک چی دەکات. فعالێک و هەڵسوراوێکی باکووری کوردستان دێنێ لە لای حەڵەبجە و لە شوێنەکانی دیکە و لە مناولا خەریکە ئەوانە ترۆر دەکەن و بە درۆن دەکەونە شوێنیان. ئەگەر ئەو بەشە لە خەڵک لە ئیستانبول بە دەیان هەزار کەس فاتاتە سەر شەقامەکان لە ئانکارە لە شارەکانی دیکە، ئایا کوونە دەوڵەتی نژاد پەرستی ئۆردۆغان دەیتوانی ئەوە بکە؟ ئەگەر بە سەدان هەزار نەفەریان پاتایەتن بۆ دیفاع لە ڕۆژئاوا، بیان تا حەقی خۆیانە دەوڵەتیان بێ، حەقی خۆیانە سەربەخۆ بن، حەقی خۆیانە لە چوارچەوەی سووریا پارێزرێن، ئەو بەڵام موسیبەتیان بەسەر دەهێنان. بۆی لەو ڕوانگاییشەوە بێ من دەڵێم ئێمە پێویستمان بەوە هەیە لە دنیایەکی ئەمڕۆکە پێی دەڵێن گلوباڵە، دنیایکی جیهانیە دێکە، لەو دێدا خۆماندا نەبڕین. من دەڵێم نەتەنیا بە هاوخەباتیمان لەگەڵ گەلانی ئێران زەرورە لە نانی شەو بۆمان پێویسترە، لەگەڵ خەڵکی ناوچەکەش ئەو زەرورەتە بۆ ئێمە هەیە. بۆ دەبێ خەڵکی ئوروپا دیفاعمان لێ نەکە، بەڵام دیفاع لە چیەکە؟ دیفاع لە فەرهەنگێکی متەرەقیەکە، دیفاع لە فەرهەنگێکی پێشڕەوەکە، دیفاع لە بۆ دیفاع لە ڕۆژاواکەن، بەڵام بۆ دیفاعی بەو شێوەیە لە باشووری کوردستان ناکەن. بۆی بەرنامەکەی فەرقی هەیە، بۆیە گەندەڵی تێدا نییە، بۆیە کێشەی نەتەوەی عەرەب و کورد و ئاینی سنی و نازانم دروزی و چیوانەی تێدا نییە. ئەو خەڵکی پێشڕە و خەڵکی ئاگا، خەڵکی تێگەیشت و بەرژەوەندی ئینسانیەکەی لە بەرچاوەگرێ. دەڵێن بەو هەموو لە ڕوانگای هەمووی ئەوانەوە چ ئێرانی چە منتەقەیی بوون، چ بۆ ئێمە ژۆکێزێکی سوسیالیست، چ بۆ کۆمەڵەیە کە تاریخەکەی ئەوە هاتووە. بەڵێ بۆ ئێمە هاوخەباتیمان لەگەڵ کرێکار و زەحمەتکێش و ئازادی خوازی کوردستان لە نانی شەو پێویسترە. ئەوە نییە ڕقیبە سیاسیەکانیشمان لە کوردستانە چی دەڵێن، ئەوە نییە فدرالیزم چییە؟ فدرالیزم هیچ شتێک نییە غەیرێ دەوڵەتێکە دەسەڵاتەکەی دابەش دەکات، بەڵام دەسەڵاتێکە لە تارانە مەرکەزەکەی، مەجلیسەکەی لە تارانە، بەڵام دەسەڵاتەکەی دابەش دەکات. ئەوە ئێمە دەڵێن زۆر لەوە دموکراتیکترە، دەوڵەتێکی دموکراتیک بێکە لەسەر ئەساسی نەتەوە نەبێ، تەنیا ئەوە نەبێ بڵێن کولتوری ئێمە بە ڕسمیەت بناسن، تەنیا زمانی ڕسمیمان قبول نییە، ئاینی ڕسمیمان قبول نییە، یەکسانی هەموو خەڵکەکەمان قبوڵە، کەس بە کەسێک نەڵێت تۆ کوردی تۆ فارسی، ئەو لیباسە چییە لە بەری تۆدایە، ئەو کڵاوە چییە لە سەری تۆدایە، ئەو ئاداب ڕسومە چییە تۆ دەیکەی. ئەوە دەبێ ئەوانە هەمووی ببێ بە قەدەغە کەسێک ئەو قسانەی کرد. زۆر ئەوەی کە ئێمە داوای دەکەین لەوانە دموکراتیکتر و ئینسانیترە. پس کەوایە لەو زەرورەتەوەیە کە ئێمە باز لە هاوخەباتی و هاودەنگی خەڵکی کوردستان لەگەڵ خەڵکی ئێران دەکەین و بە تایبەت بۆ حەلی مەسئلەی ملیش، ئەوەی کە کۆمەڵە دەکرێت لە هەموو کەسێک زیاتر دڵسۆزانە و بە دەربەستەوە بوونە. زۆر باشە کاک حەسەن، ئەگەر بڵین کۆمەڵە ڕابردوویەکی ینی خاوەنی ڕابردوویەکی زۆر پرشنگدار و پرشکۆیە نکۆڵی لێ ناکرێت، بە هەزاران پێشمەرگە لەم ڕێگایەدا گیانبازیان کردووە، بە هەزاران لاو لە شارەکاندا هەروە و زۆرێک لە بڵین کادرەکان کە کەسایەتی خۆشناویشن لە دەرەوەی کۆمەڵن، ینی خۆیان لەگەڵ هیچ حیزبێکنی بەڵام وەکو کۆمەڵە خۆیان پێناسە دەکەن. دەبێت چی بکەین کە جارێکی تر کۆمەڵا ببێتە بەستێنی سەرەکی چەپ و ببێتە جێگەی متمانەی کۆمەڵانی بەرینی خەڵکی کوردستان؟ ئێمە حەولمانداوە بۆ ئەوەی کە بەشێکی بە ناوخۆ دەگەڕێتەوە لە ناوخۆی وڵاتە هاوڕێیانی ئێمە تێکۆشەرانی ئێمە هەمیشە داوین هەوێنی ئەو هاوکاریە بوون بەڕاستی
لە مانگرتنەکانە لە ئەترازەکانە لە ساڵ ڕۆژەکانە ئەوە لە ئێستا بۆ لاوە ئێمە مەسەلەن بەرەو 8 مارس دەڕۆین من ئومێدەوارم 8 مارسێک لەگەڵ هەموو هێزت چەپ و سوسیالیست و بەرابەری خوازەکان لە ناوخۆی وڵاتە زۆر بە گەرم و گوڕی لە ساڵانی زیاتر بگرین دوای ئەوە بەرەو چوارشەمە سووری و نەورۆز دەڕۆین ئێمە حەولمان ئەوەیە هەر لە ئێستەوە فەراخان و پەیامان بۆ ڕفێقەکانی خۆمان ئەوەیە کە نەورۆزی ئەم ساڵەکە بکەین بە نەورۆزێکی گەورەی بەرەو سەرکەوتنهایە کە جمهوری ئیسلامی تێدا هەرچی زیاتر پاشەکشێ پێ بکەین زیندانیانی سیاسی تێدا ئازاد بکەین داوخواز و متالبات و هەر لە شای و خۆشیەکانمان و لە ئاڵا سوورەکانەوە کە دەیگرین بە دەستمان و لە گوڵە سوورەکانمانەوە نیشانی بدەین کە ئێمە خەڵکێکی شادین و فەرقمان هەیە لەگەڵ ئەو تاریکستانەی کە جمهوری ئیسلامی دێ بۆیە لە ناوخۆی کوردستانە بە باوەڕی من کۆمەڵە هەوێنی یەکگرتن بووە لە هاوکاریمان لەگەڵ حیزبەکانی کە هەمویان ئەتراف دەکەن بەوە خەڵکی تر شەڕیانە کرد لەسەر ئەوەی ناوی کێ لە پێشەوە لە ئیتلایەکەدا بێت لۆگۆی کێ لەسەرەوە دابنێت لە خوارەوە دابنێ هەر لەو مانگرتنانەی ئاخرە بەشی زۆری کارەکانی لەسەرشانی ئێمە بوو بەڵام وتوان ناوی خۆشمان لە ئاخرەوە دەنووسین ئیتلایەکەمان نووسیوە ناوەکەشمان خێنە خوارەوە خەڵکێکە شەڕی ناویان هەیە با بۆ ئەوان بێ گەورەی چکۆلەی بەوە نییە ناوەکە لەسەرەوە یا لە خوارەوە بێ یا چۆن بێت و چۆن نەبێتوانە بۆی لە ناو حیزبە سیاسیەکانیشەوە پێشمان وتون استراتێژمان جیایە بەرنامەمان جیایە فکرمان جیایە تەنانەت ئارایشی تەشکیلاتی دۆست و دژمنەکەمان مشتەرەکە جمهوری ئیسلامیە بەڵام دۆستەکانمان جیایە تعدادێک لەوانە لەگەڵ ئەحزابی هەرە ناسیۆنالیستی ئێرانی لەگەڵ پان ئێرانیستەکان لەگەڵ شاپەرستەکانی شاوکاریەکەن وتمان ئەوەتان بۆ خۆتان ئەوە دەبێت کوردستان دەبێت لەوانە بە دوور بێ ئێمە متالباتی خەڵکی کوردستان شتێکیگە بە نسبەتی تێکۆشەرانی کۆمەڵەیشەوەی کە باستان کرد ئەو هەموو کادر و هەڵسوراوە بە 2 ساڵ لەوە پێش چەترێکمان بەڕاستی کردەوە ئەویش لەگەڵ نەگەوەی کە کۆمەڵە بۆ خۆی لە کۆنگرەدا بڕیاری لەسەردا پێکێنانی ناوەندێک پێکێنانی چەترێک بۆ هاوکاری ئەو تێکۆشەرانەی کە تەنانەت کۆمەڵەش نەبوون شەرت نییە حتمما کۆمەڵە بن بەڵام چەپن سۆسیالیستن باوەڕیان بە بەرابەری ئینسان هەیە باوەڕیان بە بەرابەری ژن و پیاوە هەیە بە مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی کوردستان هەیە بە هاوخەباتی گەلان لە ئێران هەیە بە ڕووخاندنی شۆڕەژگێڕانەی کۆماری ئیسلامی هەیە بە هەمووی ئەوانە بە یەک کۆبینەوە ئەزمموی جەمعیەتەکانمان هەیە ساڵی 57 جەمعیەتەکان لە شارە جۆراجۆرەکانی کوردستانە دروست بوون ئەو جەمعیەتانە لەژێر ڕاهبەری کۆمەڵایە بوون هەموو کەس ئەوە دەزانێت ئەو جەمعیەتانە نەهادێکی دموکراتیک بوون نهادێکی پێشکەوتوو بوون و کۆڵێک قازانجیان بوو کۆڵێک خەڵکی چەپ و سوسیالیست و ئازادی خوازەکانیان کۆ کردەوە ئەلعانیش ئێمە احتیاجمان بەوە هەیە شەرت نییە هەمووی ئەو کەسانەی کە چەپن ئازادی خوازن کۆمۆنیست بن شەرت نییە هەمووی ئەوانە ئەو تێڕوانینی تەشکیلاتیان ببێ بەڵام لە جەمعێکا بەیەکی شەوتوانی کارکەین حتا چەندانە ڕێکخراوی چەپ و کۆمۆنیستیش دەتوانن لە نەهادێکی وادا بەیەک و کۆبنەوە ئەوانە هیچی ڕێگا لێ گیراو نییە بۆیە بۆ ئەو بەشەش کۆمەڵە بەدیلی بووە کۆمەڵە پێشنیاری بووە کۆمەڵە داواکاری بووە 2 یا 3 کۆنفرانسی تا ئێستا لە دەروەی وڵات گیراوە باوەڕی من گڕوتیندان بەو حرەکەتە زیندووکردنەوەی ئەو حرەکەتە خارج لەوەی کە کۆمەڵە تەوقعی تەشکیلاتی بوونی بێ هاوڕیانێک بوون لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵە هاتوونەوە پەیوەست بوون پی هاوڕیانێکی شەن کە ممکنە لە دەرەوەی چالاکی تەشکیلاتی قرار بگرن بەڵام ئێمە ڕابردوویەکی مشتەرەکمانەیە تاریخێکی ئاو بەشمان هێناوە هەمووی ئەوانە نانی شەو زەروریترە بۆ کۆمەلگای کوردستان کۆمەڵێکی سوسیالیستی بەهێز کۆمەڵێکی چەپ و ڕادیکاڵی بەهێز لە کوردستانە مافی ژنوپیا و بەرابەری ژنوپیا و پارێزێ ئازادی بێشەرت و مەرجە پارێزێ بەریش دووپارەبوونەوەی ئەزمموی خراپی شەڕی داسەپاوی ناوخۆی و ئەوە دەگرێت و زۆر خاست و متالباتی دیکە مافی دیاریکردنی چارەنووس تەزمینەکە بۆ خەڵکی کوردستان ئازادی قەڵەم لە کوردستانە دەی هەمووی ئەو کەسانەی کە خۆیان لەو بەرەیە دەبینن بانگەوازی ئێمە ئەوەیە کە بەیەکەوە هاوکار بین ناڵم بێنە ژێڕکێفی تەشکیلاتی ئێمە با بەیەکەوە قسە بکەین بزانین چ چەترێکە توانین دروستکەین چ ناوەندێکە توانین دروستکەین چ بەرەیەک هەرچێکی ناو بنین ئەوە ئەکرێ هەروەها ڕێکخراوەهایکی شەنکە لە باری فکریەوە لە یەک ڕزیشین ئەو هاوڕانەی پێشومان ئەتوانین مەجالێک بێ بۆ هاوکاریکردنی زیاتر و ئەوان لەو حاشی گۆشەنشینی و حاشیەیی کە تێکەوتون بەداخەوە زەرەرە ئەوە لە ئەو ڕەوتە سوسیالیستی کۆمەڵە لەوە بێنە دەرەوەوە بتوانین بە یەکەوە جارێکی دیکە هاوکاریکی تەشکیلاتیش بکەین زۆر سپاس کاک حەسەن سپاس بۆ ئامادەبوونت لە کۆتاییدا ئەگەر پەیامێکتان هەیە فەرموو من لە ئاخرە
سەری ڕێز و نەوازشدا دەنەوێنم بۆ یادی کاک حەمحسێنی کەریمی کە ئەمڕۆکە ساڵ ڕۆژی گیانبەختکردنی و ناشتنی تەرمی پیرۆزیەتی لە شاری سەخس کە جوان ئەو لە حزانم لە بیرە کۆمەڵی ئەلامی مۆجودێتی کردێدا لەو تاریخەوە تا ئێستا ئەو پانێنە 46 ساڵ سڵاو دەنێرم بۆ هەمووی ئەو کەسانەی کە ڕێبازی کاک حەمحسێنیان ئیدامەدا و گیانیان بەخت کرد. سڵاو دەنێرم بۆ بنەماڵە سەربەرزەکانیان کە لەو ساڵانەدا ڕەنجی هەژاری، فەقیری، دەربەدەری، ئاوارەیی، نەبوونی کوڕکچیان تەحمل کرد بەڵام سەریاندا نەنەوەن. سڵاو دەنێرم بۆ هەمووی ئەو زیندانیە سیاسیانەی کە خۆڕاگر بوون کە لەسەر کۆمەڵی جیران لەگەڵ قازیەکانە لە زیندانەکانە دیفاعیان لە کۆمەڵە کرد. مەتەی بڕقییاندا لە لەشی کەسانی وەکو ئەو گیانبەختکردوانە وەک عومەری فەیزی، وەک خالدی بابە حاجیان، وەک ئەحمەدی شەعبانی، وەک زۆر تێکۆشەری تر لە کوردستان و دەرەوەی کوردستان بەڵام لەسەر ڕێبازی کۆمەڵە و ڕێبازی کۆمۆنیستی سوورمانەوە. سڵاو دەنێرم بۆ هەزاران تێکۆشەر کە ئێستا لە ناوخۆی وڵاتن، ئەوانە هەر هاوڕێی ئێمن، ئەوانە هەر پێشمەرگەن، ئەوانە هەر دڵسۆزن، ئەوانە هەر خەباتکارن. ئێمە بەوانە ناڵێن تەسلیمی، ئەوانە ناڵێن خۆ بەدەست، ئەوانە تێکۆشەرێکن هەر کامێکیان بە دلیلێک و بە وەزیەتێکەوە گەڕاونەتەوە. ئەوانە تاجی سەرن، سەنگەرەکەیان و چەکەکەیان و کۆڵە پشتەکەشیان هەر لای کۆمەڵەیە. سڵاو دەنێرم بۆ هەمووی ئەو کەسانەی لە شۆڕشی ژینادا چالاکییان کرد بۆ سەدان تێکۆشەر کە ئێستا لە دەرەوەی وڵاتن. هەمووی ئەوانە ئەندامی لەشیان لە دەستداوە، فیداکاریان کردووە، شەو نوخونیان چێشتووە. ئەگەر بە بیر و باوەڕیان لەگەڵیشمان نەبابێتن ڕێزدە و ڕابردوویان دەگرین، لەو کارە هاو بەشانەمان دەگرین. و سڵاو دەنێرم بۆ زیندانە سیاسی خۆڕاگرانێکی کە ئێستا لە سیاچاڵەکاندان وە بۆ ئەو تێکۆشەرانەی کۆمەڵە کە شەو ڕۆژە نێنە سەریەک ناوی کۆمەڵە بەرز ڕاگرن، ئاڵای سوور هەڵەکەن، گوڵی سوور لەم لاولا بڵاو دەکەنەوە و دەچنە سەردانی بنەماڵە خۆشەویستەکانمان. درود بۆ هەمویان و زۆر زۆر خۆشببینین، زۆر ئومێدەوارین. ناڵێم لە چەند ساڵی داهاتوودا لە مانگەکان و ساڵ و دو ساڵی داهاتوودا بتوانین هەمومان لە کۆمەڵەیەکی گەورە لە ناوخۆی وڵاتە ئەم مەراسم و ڕۆژانە بەیەکەوە دێژن لێ بگرین و ومێد و ئارەزومان ئەوەیە و سپاسیش بۆ ئێوە بۆ هاوکارانیشتان کام بەرنامەوتان بەڕێوە برد و منیشتان بان. زۆر سپاس بۆ بەڕێز کاک حەسەن ڕەحمان پەنان دامێک میتەی ناونی کۆمەڵە. سپاس بۆ ئامادەبوونتان. سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئێوەش. بەڵێ عزیزان، من داوای لێبوردن لە هەموو ئەو عزیزانە دەکەم کە پامیان نردووە. ئەمە پێشم گوتن کە حتمما دوای و توێژەکەی کاک حەسەن دانەدانە پامەکان دەخینەوە. گوڵ لازم چەند پامێکم لەبەر دەستە لە شاری دووبارە لە کەڵاتەرزان لە دادانی کەمانگەر 26 ڕێبەندان پیرۆزبایی دەڵم بە هەموو پێشمەرگەکان و حیزبی کۆمۆنیستی ایران. زۆر سپاس بۆ ئەم ئازیزە لە کەڵاتەرزان، نووسەتی هاوڕایان خۆشەویستان و ئەندام و پێشمەرگەکانی کۆمەڵە و بنەماڵانی گیانبەختکردوان و زیندانیانی سیاسی و هاوڕێیانی بەشی کۆمەڵە تیوی. منیش بەنەوەی خۆم 26 ڕێبەندان لە هەمووتان پیرۆزبایی یەکەم و هیوادارم ئەم جەژنە ساڵی تر لە ناو شارەکانی ڕۆژهەڵات بەڕێوە بین. بژی کۆمەڵە، بژی سۆسیالیزم، ژن ژیان ئازادی پێشڕە و لە شاریبانە. زۆر سپاس بۆ کاک پێشڕە. لە میراوای بۆکان سڵاو هاوڕێیان، پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵە لە هەموو کادر و پێشمەرگەکان و بنەماڵی گیانبەختکردوانی کۆمەڵە و سەرجەمە و کەسانە دەکەین دڵیان لەگەڵ ڕێبازی سووری کۆمەڵەیە و هیوادارین ساڵی ئایندەی ڕۆژی کۆمەڵە لە کوردستانێکی ئازاددا بگرین. بژی کۆمەڵە، بژی سۆسیالیزم، بژی حیزبی کۆمۆنیستی ئێران سەرکەوتوو بێت انقلابی ژن ژیان ئازادی. لەلایەن پۆلێک لە هەوادارانی کۆمەڵە لە میراوای بۆکان زۆر سپاس بۆ ئازیزانە لە خۆشتان پیرۆز بێت. ئەمیر پەیامێکیش لە مەریوانەوە هاتەگەر فەرموو. ئیجازە بین خوێنەوە. سڵاو لە هەموو ئەوینجارانی کۆمەڵە، پیرۆز بێ 26 ڕێبەندان ڕۆژی پرشکۆی کۆمەڵە و خەڵکی هەژار و فەقیر. پیرۆزە لە هەموو پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە کە چەکی پڕ لە شانازی کۆمەڵەیان لە شانە. پیرۆزە لە هەمووتان قارەمانەکانی کوردستان، بژی کۆمەڵە. مریەم لە مەریوە. زۆر سپاس بۆ مریەم. لە ئاوایی گەلانەی دیواندەرە ئەگەر هەڵە نەکەم لەن لاوانی ئەم ئاواییە پامێک هاتووە نووسی ئێمەش بەنەوەی خۆمان ئەم ڕۆژە پیرۆزباییتان پێ دەڵێن و هیوادارین کە ساڵی ئایندە ئێمە لە کوردستانی ئازاددا جەژنی ساڵڕۆژی ئالەنیبوونی خەباتی کار و خەبات شالاکی کۆمەڵە بەڕێوە بین. زۆر سپاس بۆ ئەم لاوانە کە لە ئاوایی گەلانی دیواندەرە بوون.
بینەرێکمان پەیامی نردووە نووسیوێتی بەشێک لە ئاواییەکانی دەوروبەری سنە ڕێزیان لە ڕۆژی کۆمەڵە گرتووە. بەم بینەرە خۆشەویستە ڕادگەێنین کە لە بەشی هەواڵەکانی ئەمڕۆدا بەشێکیمان باس کرد ئەوێ هەنگ بوو کێڵانە بوو میانەی سەر بە شاری سنە بوو و بەشێکی تر لە شارەکان کە ئێستا ئەگەر دواتر لە هەواڵەکان ئاماژەمان پێنەکە حتمما لە راپۆرتەکانی دیکەی تەلەڤیزیۆنی کۆمەڵەدا ئاماژەی پێکەین یان لە بەرنامەیە مۆبینەرانی ئەم هەفتەمانە ئاماژەی پێەکەین. ئەمیر پەیامێک کە لەلایەن کۆمەڵێک لە هەڵسوڕەوانی کۆمەڵە لە مەحابادەوە نووسراوە بۆمان پیرۆز بێ ساڕۆژی ئاشکرابوونی خەباتی کۆمەڵە. کۆمەڵە نەک هەر سازمانێک بەڵکو بزوتنەوەیەکی پێشڕەوی سیاسی و کۆمەڵایەتیە کە بەستێنێکی شۆڕژگێڕانەی لە کوردستان پێکەنا کە ئینسانی چەساوی کورد عاملیەتی خۆی لە گۆڕانکاری و بۆنیادانی وڵاتێکی نوێ و ئازاد هەستپێکە. لەسەر ئەم بەستێنەیە کە ژنان جوتیاران و ڕەنجدەرانی کوردستان توانیویانە دەنگی ڕسای خۆیان بۆ مسۆگەرکردنی مافەکانیان هەڵبڕن و خۆیان لە مەیدانی بزوتنەوەی شۆڕژگەرانی کوردستاندا بۆ بەدەستگرتنی مافی دیاریکردنی چارەنووسیان ببینەوە. پیرۆز بێ یادی هاوڕێ حەمەحسێنی کەریمی و ئاشکرابوونی خەباتی کۆمەڵە بژی کۆمەڵە بژی حزبی کۆمونیستیێران بژی سۆسیالیزم کۆمەڵێک لە هەڵسوڕاوانی کۆمەڵە لە شاری مەحەباد. گوڵناس ئێمە هەر ئێستا پامێکمان بۆ هاتووە لە ئێستا لە بۆکانەوە نردویانە ئەم کاتتان باش هاوڕیان ماندوونە بن بە پێویستمان زانی ئاگادارتان بکەینەوە کە ئەمڕۆ هەینی کۆمەڵێک لە کاسبکاران کرێکاران و پیشەوەران و مرۆڤ ئازادی خواز و یەکسانی خوازەکانی شاری بۆکان بە خوێندنی سرودی شۆڕشیێرانە پێشکەشکردنی وتار و ڕاگۆڕینەوە لەسەر بارودۆخی دڵتەزێنی ئابووری کۆمەڵایەتی و بێعەداڵەتی و تاوانە توندوتیژ و دژەمرۆیەکانی ڕژیمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی و ڕژیمی فاشیستی تورکیە لە دژی مرۆڤ ئازادی خواز و مافخوازەکان 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی کۆمەڵیان بەڕسراگرت. لەم ڕێوڕسمەدا وێڕای یادکردنەوەی ئەم ڕۆژە ڕێزگیرا لە یاد و فیداکاری سەرجەم گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم وە پەیمانیان لەگەڵدا نوێ کرایەوە. لە کۆتاییە بە دروشم و سرودی شۆڕشتێرانە ڕێڕسمەکە کۆتایی پێهاتووە بژی ئازادی یەکسانی و سۆسیالیزم. ئێوەی ئازیزیش ماندوو نەبن. سپاس بۆ ئەم ئازیزانەکە لە شاری بۆکانەوە تامەکان بنا لە ئێوەش پیرۆز بێت و هەر بشین. ئەمی راپۆرتێکیان هەناردووە بۆمان کە پێم وایە لە هەواڵەکانی شاخوێندمانەوە بەڵام ئەو بینەرە داوای کرد کە جارێکی تر بیخوێنینەوە. نووسیوێتی بەڕێوچوونی ڕێوڕسمی 26 ڕێبەندان لە ئاوایی ئەوێ هەنگ. بەپێی ئەو وێنانەی کە بەدەستی ئێوە گەیشتووە شەوی پێنجشەمە 25 ڕێبەندانی 1403 لە ئاوایی ئەوێ هەنگی سەر بە شاری سنە لەلایەن لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران ڕێوڕسمێک بە بۆنەی ساڵیادی ئاشکرابوونی چالاکیەکانی کۆمەڵە بەڕێوەچوو. لە چالاکیەکەدا لەسەر سێ شاخی دەوروبەری ئاوایی ئەوێ هەنگ لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران بە داگرستانی ئاگر و هەروەها یاری ئاگرین ئاسمانی ناوچەکەیان بە بۆنەی ساڵیادی ئاشکرابوونی چالاکیەکانی کۆمەڵە لە کوردستان ڕووناک کرد و پەیامی پیرۆزباییان ئاراستەی بنەماڵەی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی کادر و ئەندامانی کۆمەڵە و هەروەها خەڵکی ستەم لێکراو کردووە. جارێکی تر پیرۆز بێ 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. زۆر سپاس بۆم بینەرە خۆشەویست. بڵێ پامێکمان بۆ تۆ لەلایەن کاگ ئەمیرەوە نووسێتی سلااو هاوڕیان ماندوو نەبن ڕۆژی کۆمەڵەتان لێ پیرۆز بێت. ئەم پەیامە جەمعێک لە هاوڕیانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران و بنەماڵەی گیانبەختکردوانە کە بە بۆنەی 26 ڕێبەندان پێمان باشە بڵای بکەنەوە. نووسێتی پەیمان تازاکەینەوە بۆ درێژەدان بە ڕێگەی هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم درێژە بە ڕێگەیان ئەدەین بژی کۆمەڵە بژی سۆسیالیزم. زۆر سپاس بۆ کاگ ئەمیر. دووبارە کاگ ئارمان 31 پێشڕەو لە شاری بۆکان هاوڕیانی خۆشەویست کادر و پێشمەرگە بە توانەکانی کۆمەڵە ڕۆژی بەرزی 26 ڕێبەندان لە ئێوە بنەماڵی ئازیزی گیانبەختکردوان و لایەنگرانی کۆمەڵە و حیزبی شۆڕشگەر پیرۆز بێت بژی سۆسیالیزم کاگ ئارمان 31 پێشڕەو لە شاری بۆکان. زۆر سپاس کاگ ئارمان. کاک شاهۆ لە ئاوایی نورە سڵاو 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە تەوای پێشمەرگەکان و بنەماڵەی شەهیدان پیرۆز بێت. زۆر سپاس کاک شاهۆ لە بەڕێزیشتان پیرۆز بێت. لە ناوچەی هەوشارەوە ئەلبەت پرسیاریشی نردووە پرسیارەکە بەداخۆمە کاک حەسەن کۆتایی پێهات و توێژەکەمان لەگەڵی بەڵام پیرۆزباییشی کردووە پیرۆزبایی 26 ڕێبەندان لە هەموو پێشمەرگەکان و هەموو لایەنگران و هەوادارانی کۆمەڵە کراوە. زۆر سپاس بۆ ئەم ئازیزەکە لە
هەوشارەوە لە ناوچەی هەوشار ئەم پامی نردووە پامەکان زۆرن گوڵ نەسەزانم بەڵێ. کەش پامە باتوات کێشانی ئەوتم ناوبڕێک ببینین دوایینەوە لای ئەو پێیان. دوو پامە دەخێنمەوە چون دەمێکە نردویانە ئەم نامەیەشی ژمارەیەکی دیکە لە لایەنگرانی کۆمەڵە لە شاری بانەیە سڵاو ڕۆژی کۆمەڵە لە بنەماڵەی گیانبەختکردوان و زیندانیانی سیاسی پێشمەرگەکان و خەڵکی شۆڕشگەری کوردستان پیرۆز بێت ژمارەیەک لە تێکۆشەرانی کۆمەڵە لە بانە بژی کۆمەڵە بژی سۆسیالیزم ئێمە ژمارەیەک لە لاوانی شاری بانە و لایەنگرانی کۆمەڵی کۆمونیست پیرۆزبای خۆمان ئاراستەی هەموو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران دەکەین و هەر لێرەشەوە بەڵێنی تازەکردنەوەی وەفاداری و چالاکی خۆمان ڕدەگەین و تا دوا ساتەکانی ژیانمان لەسەر ڕێبازی کۆمەڵە دەمێنینەوە و ئاڵا هەڵگری ڕێبازی سۆسیالیزم دەمێنینەوە بژی کۆمەڵە بژی سۆسیالیسم بژی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستانم پامەشە لە شاریبانە بوو زۆر سپاس بۆ لاوانی شاریبانە لێوەش پیرۆز بێت و هەربژین ئەم دەفە بچین ناوبڕێک ببینین ما بێت تراکسیان ئامادەکردووە ئەگە هەڵە نەکەم هاوڕێیانی هاوکارم نازانم ئەگەر ویدیۆش ئامادە بێ هەر کێشانیە بەڵام ناوبڕێک بدەیت. سوری شۆڕشینێ دەشاکێنێ باچەکێ لە ژێرە واڵە سوورم سرودی ئاشنەبوونەوەم ڕووبا دوژمن دەخوێنێ منم مەڵای سوری شۆڕشینێ دەشاکێنێ باچەکێ لە ژێرە واڵە سوورم سرودی ئاشنەبوونەوەم ڕووبا دوژمن دەخوێنێ مەرگەی وشیارم ڕێگەی سەختم لە ڕێیە چەکی دەستگیری مشکم مژدەی دوا ڕۆژی تێیە مەرگەی وشیارم ڕێگەی سەختم لە ڕێیە چەکی دەستگیری مشکم مژدەی دوا ڕۆژی تێیە مندم مەڵا سوری شۆڕشینێ دەشاکێنێ باچەکێ لە ژێرە واڵە سوورم سرودی ئاشنەبوونەوەم ڕووبا دوژمن دەخوێنێ بەرزەلووتکە یامانجی خۆم و بیررومە باستم لە خەبات واز ناێنم تا نەبینم سەرباستی بەرزەلووتکە یامانجی خۆم و بیررومە باستم لە خەبات واز ناێنم تا نەبینم سەرباستی منم مەڵا سوری شۆڕشینێ دەشاکێنێ من باچەکێ
لەژێنەوەڵە سوورم سرودی ئاش نەبوونەوەم ڕووباد من دەخێنێ ژنانی ئازادی خواز و تێکۆشەر ئێوە سەلمانتان کە توانایی ئەوەتان هەیە ببنە داینەمە و بزوێنەری شۆڕش و ئاخێزە کۆمەڵایەتیەکان وەک ئەوەی کە لە ماوەی زیاتر لە 1 ساڵ و نیوی ڕابردوودا و لە جەریانی شۆڕشی ژینادا پیشانی دنیاتاندا تەشکیلاتی کۆمەڵا بەردەوام لە ماوەی زیاتر لە 4 دەیەی خەبات و تێکۆشانی شۆڕشگێڕانە و یەکسانی خوازانەیدا هەوڵی داوە سەرچاوە و ئاخێزگەی سەرهەڵدان و مەکتەبی پەروەردە و بارهێنانی ئەو ژن و کچە بوێرانە بێت کە سەرەڕای گەشت کۆست بوو لەمپەرە کەلتوری و کۆمەڵایەتیەکانی بەردەمیان پەیوەست بە ڕیزەکانی پڕ لە شانازی کۆمەڵە بوون و جێی پەنجەیان بەدەستکەوت و بەرەو پێشچوونەکانی کۆمەڵگەی کوردستان و ئێرانەوە دیارە بۆ هەرچی زیاتر جەماوەری بوونەوەی نفوز و ئیعتباری ئەم تەشکیلاتە و ڕۆچوونی ئیدە و ئارمانە ئینسانی و یەکسانی خوازانەکانی بە ناخی کۆمەڵدا چاوەڕێن خەبات و تێکۆشانی خۆتان هەرچی پتەوتر بە کۆمەڵەوە گرێ بدەن و بێنە نێو ڕیزی ئەم تەشکیلاتەوە جارێکی تر پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە Zuri şorşine de şakene Baçake Lezire wala suram Surudi aşnabuna Vam ruba düşmün dakhini Ruba düşmün dakhini Min malay Suri şorşine de şakene Suri şorşine de şakene باچکه لجره و حالا سورم سرودی آشنبونه و امروبا دجمن دخیلی مرگی وشیارم رگی سختم لریا چکی دست دیری مشکم مجده دوار روژی تیا دست مرگی وشیارم رگی سختم لریا چکی دست دیری مشکم مجده دوار روژی تیا بەڵێ بینەرانی عزیز لەم بەشە لە بەرنامەکەمان میوانێکی عزیزمان لەگەڵا ئەوەیش هاوڕێ فریدونی نازری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵێ هاوڕێ فریدونم کاتت باش سپاس بۆ ئامادەبوون لەم بەرنامەیە ئەو کاتێ خۆت باش سڵام هەیە بۆ هەموو بینەرانی عزیزی بەرنامەکەمان زۆر سپاس هاوڕێ فریدون پێشەوەی کە بی بۆ بەرنامەکە کە پێکەوە قسەمان کرد هەستێکی خۆشت بوو لەبەر ئەم ڕۆژە ئەو هەستە چییە؟ هەمیشە لە ڕۆژی کۆمەڵا نەتەنها ڕۆژی کۆمەڵە مەسەن ڕۆژی جیهانی کرێکە ڕۆژی جیهانی ژن ڕۆژگەلێکی تایبەتین بەڵام ڕۆژی کۆمەڵەت زۆر تایبەتی ترە بۆ ئێمە بەو بۆنەوە
خۆشحاڵیەکەمانەوەیەکە کۆمەڵە وەختێک مناوە دیگمەی تر خۆم لە بەردەم خۆما بێتڵا کۆمەڵە ڕشتی کردەوەمان وەختی خۆی ئەسەن لە تاران تەک ڕفیەکان کۆمەڵی چابووم من بەڵام گروهێتر بوو میتر نەچوومە ناو کۆمەڵەوە لێ لەمە دواتە هاوڕێ فواد و کاک شوعای باکە بە خۆشیە خۆی دینگەلان هەیە ارتباطمان بوو بەنابەرین کۆمەڵم هەمیشە هەر دیگەتون ڕشتی کردە خۆشحاڵی ئەوەیەکە ئەگەر دقەتکەی معموڵەن کەمتر کەس وەک کۆمەڵە بیرەکاتەوە لە نەمانی ستەمێکی زۆر پایایی وەک استثمار وەک چۆچانەوە بەرابەری واقعی مەسەن ئێمەژین بەرابەری ژن و پیاک لە قانونە بەرابەر بە قانون قانون خۆی نابەرابەر بێ لەو دواتوە لەم جمهوری ئیسلامیە بەرابەریش بۆیە ئێوەی تەبەردەست مەڵای کەت بۆ پیاداکە ئێمە قسەمان بەرابەری و واقعی بووگە بەنابەرین وەختی هێزێکات کە هەر لە ئەوڵەوە تەرەفداری نەمانی ستەمی پایایی کە عیبارەتە لە مالکیەتی خصوصی بوردوایی و لەو دووە طبقەیە کە استثمارگەرە نەمانی فیزیکی نەمانی شەرایەتێک استثمار بکە و تەرەفدار دموکراسیکی وەسیعە تەرەفداری ئەوەسە کە مردم حکوومەتکەن تەرەفداری ئەوەسە حیزب فقط کار سیاسی خۆی بکە هەرچێک دەستکەوتی سیاسی هەیە هەدەفی هەیە ڕۆشنی هەیە لە کاناڵی شەوراکانە بیواتەبات دەی ئەمانە کە لە کورسانە بە تایبەت ئەوبەت ئەوڵ تاران و ئەولاولا گشتی بوو بەڵامی تر لە ژێر فشاری ئەمنیەت و هینی تاواکوشتار مەجبورون دیاتر هاتنە ناوچەی کە مەشهورە بە کورسان من مەخصوص کورسان فقط نییە تەوان کورسان جوغرافیای کورسان لەم جامعە هێشتا دەرەبگایەتی پاشماوە دەرەبگاتی مابوو تۆ لێنا قسەی پێشڕەفتەترین گرایشی دنیا کە عیبارەتە لە سۆسیالیزمی علمیەکەی و من خۆشحاڵیەکە مزانی چییە خۆ زۆر کەس داوایە مایانە کردگە زۆر نیرو هەیە ئیتەیش تەرەفداری مەکات واقعاً تەرەفدارانی کۆمەڵە خودی کۆمەڵە سادقانەترین فداکارانەترین کاریان نەکرد بۆ ئەوە ئەمە پیادە بێ بۆ کەستر باوەڕ کا بەمانە هەوادارانی کۆمەڵەش ببوون ئەوە کە ڕاهبەرەکان وابوون بی تایبەتمەندێکی کۆمەڵەوە بوو یەک کاری گەورەیان کرد کۆمەڵە و یادی بەخێر هاوڕێ فواد شاید هاوڕێ فواد ئەو ئیدەیە لەوە هاتی من دەقیق نازانم ڕفیەکان تر هەر نەتان بێن قسە بکەن وتیان هەر کەسێکە ها لای ئێمە یا هەواداری ئێمەس ئەبێ جیانی تەک بڕێتە ناو جنیان کرێکە لە وەختی تواشاکەی ڕفیقەکانی کۆمەڵە هەموو لە ناو شارەکانە من کەسیان ناسم لە زۆباهە نابووگەن کەسیان ناسم لە خرقڕێتی بابووگەن وە لە کارگاکان نبووگەن وە لە تەک کرێکاری کووردا لە کارگەر ساختمانیا بەشداریان کردووە تەک مثاڵی لێ بم کرێکاری کورد کە هات لەسەر لە کومپانی کە دامەردیاش تا زەوی بوو وانە دەی هەر لەوێ چاری لێدا بۆ خۆی زمسان بوو پاییز بووە سەرد بووە گەرم بووە ئەوەڵین ئوتاقەکان کە دروستە بوو ئەچوونە ناو تاقێ هەردەیان لێدا و دەی ڕفیەکان کۆمەڵە زۆربەیتیان تەحسیل کردە بوون لیسانس بوون فوق لیسانس بوون مهندس بوون هەڕێتەکەوانە ڕفیقێکمان خۆشبەختانە لەعانە لە نزیکمانەوە ئەڕێ لە ژمارێتە لە ڕفیەکان خۆیان ئەڕێن بە شرکەتێ مهندسەکە فۆر نزان نمانە کاریگەرنین بەس ئەسڵ ژیانیان دیارە وڵێ قاتی ئەو ژیانە وەختێکە من هاتمەوە بۆ کوردستان درست نەوڕۆزی خوێناوی من لە تانەوە هاتمەوە بۆ کوردستان وەختی ئەیانودی واقعاً شخصیەتی پرۆلەتەرێکی ئاگاهیان پیا کردو وەختی تواشای ئەماکەم و ئەم گشتە ساڵە مستەمەڕەن لەسەر ئەو خەتەوێ ساگن و تایسە تەنیا کۆمەڵی بەشی عەلەنی یا بەڵی بەشەکان تیش لە دیندان و لە ئەملاوەلا 3000 یان بەخودوی واقعاً باوەڕمەندیان بووە کە ئیسەیچە یادیان واقعاً ئیلهام بەخشەوە یادیان هێزی ئەژنەوە وەختی تواشای ئەم تاریخچاکەم و ئەم سداقەتە کۆمەڵە
شاید بە ئەنادەی زۆر کەس لە سازمانەکان ترکەوازە من تقریبا گشتیان ناچم لەبار تێورێک و ئەوانەوە تێورێک نەبوو یەک تایبەتمەندی بوو سادق بوو ڕاستگوو بوو و وەختێکە ئێدی بەغەڵە تاچووگە خۆی چی فۆرەن تەتەعیە کرد یانێ من بە جۆرێتر بێژم یەکێ لە بەڵاگە لە ئێمە ئەوەسە کە ژیانی شخصی خۆمان زاڵکەین بەسەر منافعی عمومیمانە منافعی مبارزاتیمانە منافعی ئینقلابیمانە کادراسیەکان و ڕەتەنەکانی کۆمەڵە بەڕاکت بووگەن من کەسم دیگە عاشق بووگە دەستی لە عشقەکەی کێشا بوو مبارزەکەی ئەمانە نیرو نییە ئەمانە خۆشحاڵ ناکە ئەمانە هینمەکە کە من لە پاڵ کەسێ لێ وا بووم لە خەتێکی وا بووگم کە نەتەنا بە نەزەر بەڵکە بە عەمەڵ هیچ انقلابێکی کۆمونیستی بەرابەری تەڵەبی ئازادی خواز بووگەن و لە پاڵەمانە بوون ڕدایەتێکا بە ژیانت لەم سەرعو ساڵ منە وەختی تواشای ئەم دەوراەکەم ئەم ڕدایەتمە لە پاڵ ئەمانە ئەو مردمەش کە دیگمە فداکارانە لەم مەدانا بووگەن شەڕی 24 ڕۆژە دیگمە لە مبارزاتی شارەکانە دیگمە لە شەڕی پێشمەرگانە دیگمە لە شەڕی پارتیزانیا دیگمە لە ئێرتباط تێک سازمانەکانترا دیگمە وەختی تواشای ئەم مەجموعەکەم ڕزایەتێکی وهام هەیە کە ئەو خۆشحاڵیای کە تۆ لەوە جەنات منە احتماڵەن دیکتە خۆیان وێنێ بەڵی کاوریا هەر لەو خۆشحاڵەیە کە باسیەکەی زۆر جار باسیەوە ئێمە تەنیا جریانێکین کە هەمیشە نیروی تازەمان پێ پێیوەستەوێ و هەمیشە ئەمە بۆ تۆ جێگەی خۆشحاڵیە ئەوە زۆر مهمە من تەکڕەفێگە لێترا خۆ لە کۆنەوە ئاشناین کەسگەلێکن دیندانی زەمان شا بووگن و دیندانی خۆشبەختانە زەمان جمهوری ئیسلامی وەێ نەکەفتنە بەر ئیعدام و شتە ماگەن ئەوان گشتیان تقریبان سەر ساڵیان وەک منە لێ دانیشن ئێزن هەمومان سەرەوەی 70 ساڵی تەنها نێرویکە مدام نێروی تازای تێتێ ڕشت دەکات کۆمەڵایە حزبی کۆمونیتیاران با من شتێ بێژم ئەڕیتە ئامودشکا ژمارەیەک جوان تێن تقریبان 18 ساڵ ببان تەبان حتا ئەگەر 10 ساڵ بنژن بن مەجبورین ڕایان نەگرین تاونە 18 ساڵ لە 18 ساڵ ببانەوە تێن تا ئەو پەڕی مەسەڵەن 30 نەوگن 28 26 فڵان وانە وەلێ هێشتا کاڵ و کرچن لە جامعەیەکە و هاتکن کە فەرهەنگی ئەوانیان پێ سنەتی ئەوانیان پێ دانشی ئەوانیان پێ بینشی ئەوانیان پێ 1 ساڵ 2 ساڵ 3 ساڵ ئەگوزەرێ ئەوینی بگن بە شتێتر جا خۆیان نازانن وەختی مێمانێت تێدانن وەختی مێمانێت تۆ خۆت تەمانتەکەشی تەجربە کردگەیتر وەختی مێمانێت تێدان باوەڕکە ئەسەن لەسەر جۆرێتر بەوەی بڕۆم ئێمە ڕەفێقێکی بێحەشین واقعاً وەتەقەنی تێی خۆشبەختانە هەیە ئەمە زۆر حارە دەورێک هاتە ناو پێشمەرگایەتی ماندوو بوو فرە مناڵە مناڵ بە معنیەوە 21 ساڵ 2 ساڵەوە وەختە سا عمری دیاترە ئەڕێتەوە بۆ مەریوان دوای ماوەی کە ڕەفتارگەلێکە گاستپە کە ئەوڵ ئیجادێدا پێیتە بڕێ ژیانی خۆی بکە بانگی لێکە دانێ لە سوپایەکان و کارتیش نەکرد حتا بانگی لێکە ئێزێ تۆ ناو کۆمەڵا بۆ ێژێر ئێزێ تاو جێگە من کۆمەڵە بناسم تۆ ناو کۆمەڵا ناوی تۆن هیچ بوون و بەرامەی کۆمەڵە وەرنەگرتووە با ئەزانێ کەسێکە ناو کۆمەڵا بوویت و کەسێکە نەوەی فەرقیەوە ئێمە ڕۆژانەیە ئەمە ئابینین ئەم تازە بوونەوە بێ ئەنازە مهمە و هەرەڵان خۆت نمونەیەتر لە سنگەلاک کەسکە لێ هاتکە لە سەتحی کومیتە مرکزیەکانە لە سەتی ئیدارەی تەلەڤیزیۆنە نەخشی کراوی هەیە ئەمە مهمە بالاخره چرخشی دنیا واسە تیتە دنیا ئەبێ بە جوان ئەبێتە جوان ئەبێتە میان ساڵ ئەبێتە پیر ئەبێتە سوپر پیر لەو دوایتر خۆ حافتێکەوە ئەمە تەبیعیەوە مەسەڵ من یەکە هیچ انتقادێکم لەم چرخچە نییە ئەمما یەک شتە پێ بێژم بەعەزە کەسێ قسەی مەرگەکە باوەڕکە من پێم وانییە مامرین بە چ معنی بە بۆ وجودیەوە گرایشێکی نێمە مدام کەس تەولید دەکا و ئەو کەساوە نیە ئێژین خاترەی پیرۆزی ڕەفێقەکانمان
هێزی ئەژنەومانە نەتەنا هێزی ئەژنەوەی ملیۆن هات ئەو یانە نەمر بۆ معنیە نەمر من ئیدالیست نیم خۆ من بە تەواوی ماتریالیست مەزانم کە بنیان مرد ئەمە یا هەیە بە کولی نامێنێ بەڵام یادیانەمێنێ واو یادوە زیندووە ئەمە سەد تازە بوونەوە بازم یەکێ لە دەرێگەل خۆشحاڵی منە بڵێ کاک بریا داهاتوی کۆمەڵە لەم بارودۆخە کە خۆشتان ئێستا بڕێکیتان بەسەر چۆن دەبینی بازم هەڵگەرمەوە بەرە دووە ساڵی تەبان 57 ئێمە لە ئینقلاباتە ئینقلای 57 تا بەشتا من ئەوە لە تاران منە دواتمە بۆ کوردستانمانە هەموو بە چاو دێگا ئەو هەیولا کە خومێنی ناوێ بوو وەختی هاتەوە من لە تاران هەموو بووم چاوم پێنەبووە یەک سازمان وەک کۆمەڵەمان وایە ئەوەمان پێ نەهات یەک سازمان دقت بکە فدایی بوو بە سازمانێکی گەورە یانێ دوای ئیسلامیەکان فرەترین نێرویان بوو بەڵام چون بنەڕەتەکەیان وەردەبوو ژوای بوو ئەوە بوو ئەکسەریەتیان چوون ئەقەلیەتی انقلابیان ماگە بە خۆشبەختانەوە کۆمونیستیان ماوە وەلی ئەکسەریەتەکەی چون بوون بە نێرویەوەوەختە بوونە چ نێرویک لەسەر خیابانەکانەوە ئێسان ڕفێکەکان جاران خۆیان لەوەدا تودا کە لە ناو مردمە انقلابیەکە بوو گشتێناچی بوون بە ئەوەی کە لە زیندانەکانت سخۆنڕانیان نەکرد و پرسیودۆیان نەکرد و ئەمە بێژگەلەوە حتا بنیامگەل سادق بنیامگەل انقلابی وەلی هێشتا ئەو بنەڕەتە وەک کۆمەڵە لە ناو کرێکارەوە نەبوون بە پرۆلەتریزم بەمانی ئاگاهی کەلیمە پەیکار سازمانێکی بێحەد گەورە بوو ئەوە تێکچوو فۆری دا من ئیسە بیرەکەمەوە ئەگەر واقعان ئەو وەختە ئەو پەیکارە یا ئێمە وەک ئەم کۆمەڵە ساحە و ڕیچە وەساحە و ئارمان و فداکار و سادق بوایە 100% سەرنوشت ئێمە نابووە ئێرانی نسبەتەن متەمەدنی پێشرەفتەی ئەو دەورە ئاوای لێ بکەن حتا بە نسبەتێک مرەفە ئاوای لێ بکەن کە 70% فەقیر بێ و بەشێکی وای لێبێ و دەڕەندەی لێبێ کە مناڵێکی چەند ساڵی کەنیشکە بگری بیکوژە دەی خۆ تەنانیان کوشکە دەتیانشکانگە پایانشکانگە تاداویانی داکوتیان ئەمە ڕووی ناداگەر هێدێوە کۆمەڵە وای بەنابەرێنی سەر ئێمە خەریکین ڕێن بەرە دووبارە شەرایەتی انقلابی شەرایەتی انقلابی ئەو دەورە ئێمە ئەمانزانی چیمان گەرەک نییە شا گەرەکمان نیە دەربار گەرەکمان نیە ئەی چیمان گەرەکە تەسەوەرێکمان بوو لە سوسیالیسم ئەوی سوسیالیسم لە وەختە ئەمە شەوڕەویە ئەوە کوبایە ئەوە نازانم چینە ئەوە ئاڵبانیە لێت ڕۆشن نەبوو چی گەرەکە پیادەکەی ئیسەوانە ئیسا قادرگەل جالبە لەم ڕۆژگەلا شتێکم دی لەم فەرهەنگیان هەناردویان بۆ کۆمەڵەوە تویان ئێمە کۆمەڵین ئێمە هەمان سوسیالیستین ئێمە لە ساڵی 59 دەرکراوین هەر هەمان کۆمەڵی ئەو دەورین تەبلێغمان کردووە تەرویجمان کردووە بۆ ئارمانەکان ئێوەمان تەرویج کردووە و خۆمان لەسەرین و یاەکەین و ڕۆژ بەڕۆژ لە ناو سوفی خۆمان وڵان لەم تیپە بێحەد زۆرە تەنا لە کوردستانە نا سەراتەر ئێرانە ئەم بنیامە مجەڕەب گەلە بێژگەلەوە یەکێ لە کەسیفترین گرایشەکانی بورژوایی جەنایەتکارترین گرایشەکانی بورژوایی تڕۆ بووە ڕێگە ئیسا مەسەڵەن دروستە خەریکە ڕاستی ئفراتی بە ئیسڵاح دەسڵاتی گەل ئفراتی وەک ترامپ هومەرا بووشتە تێنۆمەیان بەرحاڵیشە بەحسمانەوانە نییە من پێم وایە چەپەکانیشە لە ئوروپا و لە ئەمریکا و لێرەی تەنە ئەوانە ئەمانە کەسگەلێکن کە ئەو تەجروبیانە دیگە بێژگەلەوە بەدیل نات ئەمە بێحەد بەلاومە مهمە ژن ژیان ئازادی ژن یعنی ئینسانیەت مەسەر ئینسانیەتە ئینسانیەت ژن ژیان یعنی کولی زیندگیمان و ئازادی و دموکراسی بەربڵاو و حکوومەتێکمان گەرەکەوا بێ و حکوومەتی وا ناتوانێت مەڵا
بتوانێت مەڵات یا حضوری بێ بەڵام ناتوانێت مەڵات صاحب حکم بێ مرتجع صاحب حکم بێ استثمارگەر و صاحب سەرمایەمان بێ بۆ مانیە سەرمایەگەر بوو چکەدانە من ئایتەی سوسیالیم دامەزەی کاڵبەتەوە پرۆسەیەکی توولانیە سوسیال صاحب سەرمایە بوو چی خۆ ناتانی لە بینیان بۆی وەێ صاحب سەرمایە گەورەکان فۆرن بانگەکان وەرەگری هەموو ئاو و هەموو جەنگڵ گشتەکەی دەجێت دەست شەورا یعنی مالکەتی اجتماعی نەمالکەتی دەوڵەتی وەک شۆرەوی لێت ڕۆشنە کە تۆ گەرەکە نییە تۆ بیتە حاکم بەڵکە ئەو مردمە شێ بنە حاکم تۆ بیتە بەشێ لەوان هەرچێکی چەکەی لە کارناڵەوانە لێت ڕۆشن بیکە ڕۆژەوەڵ دەستکەوتگەل عەزیمێکت لەم ثروتگەل عەزیمێکە لەم هێنا بکەفێتە ژێر دەست ئەو شۆرە فەورە نێژی نەوزاد ئەبێ هەموو ئیمکانەکانمان بخەینە سەر بیمارستانی نەوزاد وەختی خۆی کۆمونیستەکان هەروە بوون ژنانی دوگیان ژنانی کرێکار لە ئەو ژنە کرێکارەی تر بۆ معنیە نەمێنێ ژنێکی بورژواابی وات نزافەتی بۆ بکە من ڕەفێقمەت نزافەتی کردووە و دوو مەوادی نێدانی چۆنە قاتی کردو وەختی بیکوژێ ئەوانە بە کولی نامێنێ ماڵ بۆ ئەوان ئەمنیەت بۆ ئەوان ئازادی بۆوان ئێژن هێنا ئێژن حمڵەتان پێکە ناڵن وەمانە قبولوە ئەمریکایەکی دەسڵاتیەکانی استثمارگەری ئەوانە هەیە بەڵام ئەوڵەنەوان خۆیان چەقیگن بە بۆحرانێکی گەورە دووەم مردمێکی چەند ممکنە نێڵن واقعان وەختی حمڵیان کرد بە عێراق 1 ملیۆن نەفەر لە لەندەنە هاتنە خیابان ئەتوانێت لەمە دووە ئەو 1 ملیۆن نەفرە ئاکتیڤش بن بەشێک لە کرێکان کەشتەکانیان توان نظامیان توان ناکرد تەچیدار نظامیان توان ناکرد بۆمیان توان ناکرد کەم بوو نەودارە ئەم دەورە ممکنە وها نیروێک بن چونکە ئەخیران بۆ غەزە لیان نەکرد بۆ ئیسرائیل لیان نەکرد ئەمانە وسعەت بگرن ئەوانەتان پشتیبانت بن بێژگەلەوە خۆی ئەم هەموو نیروی دەوانە تەناخۆت سازەندگی ناکەن مەشقەکەن نادام سەر نظامی فێرە بن بێژگەلەوە خەروارێ دەستکەوتی نظامی هەرێ لە مەملەکەتە یعنی مەسوومە جێگە ئومیدە ئەمانە تەشەکولی کۆمەڵە بە تەنیا ناتوانێتەوە وەک سازمانی کوردستانی هەست وەک حزبیش بە تەنیا خۆ ناتوانێت بیکە حزبی هەرگیز نەیوت کە من تەنیا حزبی کۆمونیستی ئێران ئێمە پەیڕەویەکەین لە مانیفستی کۆمونیستێک مارکس و ئێنگلس نووسییانە هەر لێنەی تەقسە یەک حزبی کۆمونیست ناکەخۆ ئێژە کۆمونیستەکان لە ناو سازمانگەل جۆر بە جۆرە ئەبێ بە یەکە فرە نزیک بن چون منفعەتیان یەکە بەنابەرین ئەم کۆمەڵە بەم باوەڕە و بەم کادرگەلە و بەم پێشینە و بە ئەم گیان بەخکردوانەوە کە هەسی و بە ئەم پەیوەندە و کە لە بەلوچستان و شعارەدەن لە تەورێزە و شعارەدەن بە نەفع لە تارانە و شعارەدەن بە نەفەدوە تویش خۆت بەشێک لەو نیروە سەراسەری ئازانی و بەشێک لەو کەسە کە شعارە دادانی ئەمە ئومیدێکی زۆر گەورەیە بۆ ئایساوای مەخەریکین تقریبا بەرەو انقلاب بچینەوە ئەم دەورە تایبەتمەندیەکە چێ ئێمە ماوەهات ئێحساسەکەین جامعە بەرەو انقلاب بچێ ئەم دەورە فەدایک انقلابی ئەڵبەتە ئەم دەورە ئەمە سرعەتی گری هەر ئیسا ئەو پسە لەم خەبەرگەلێتێ هەر لەم دەورە دیوارنوویسی شعار لە ئەکباتانە نادانم سێوەمی بەهمەنی کوردستان ئەنواعی ئەمە ئەبینیسە لە دانشگا خەبەرگەل تازە تێ مبارزە بێژگەلەوە لەو ساوە لە ساڵ هەشتا کە موسەوی و کەڕووبی و هاوسەرەکە موسەویان گرتووە یەکجار ناتکە ناکسیۆنێ بکەن بۆ ئیساتوانن 1000 نەفەر تێن ئاکسیۆنەکەن هەر دەستگیری چیانەکان بازم تێن بۆنەوە فەزاو بەنابەرین لە ئەم شرایطە من وجودی کۆمەڵە کە هێژم ئەگەر لەو دەورە بووای فەرقیە کرد لەم دەورە تازە ئەو دەورە با لە بیریشمان نەچێت سەرمایە خەریک بوو لە بۆحرانی داهەیە هەفتا دەرەهات ڕەونەقی پەیا کرد ئیسە توش بۆحرانێکی ساختاریە ڕێگەی بەروندست مەکا بەڵام نەجاتی نییە سەرمایە لەبار تاریخی و مردگە ئەو دەڕەندەگەلە کە چوونە پشت ئیسلامیەکان بۆ خۆیان هەزار بەدبەختیانە سەلان هەر ئەلان ترامپ بشێوەیەکی دروست کردگە لە دنیا بەنابەرین ئەگەر ئەو کۆمەڵێژم لە دەورەی خۆیان بۆ ئێمە چوەزئێ باشمانە بوو لەم دەورە بە تەوانی چەند ئەو نەخشیا بێ وەک سازمانی کوردستانی حزبی کۆمونیستە بەڵێ کاک بوریا زۆر سپاس بۆ ئامادەبوونە پەیامێکتان هەیە ڕوو بە بینەرانمان فەرموو من قابل خۆم بە قابل ئەدام پەیام بدەم بە کەسێ
داحەتی سەر لە بەرنامەیەکی ئەوا بەشداریم کرد وتم مەمنونم لێتان مردمی مەبارز مردمی ئەنقلابی من بەهینی ئەوە زیینگەم جا مەرگ و ئەوانە بەهینی ڕۆحیەشە کە پێێتە دواوە یان ئەگەر تۆ ڕۆحیەت وردبووە زووتر ئەمری ڕۆحیەت زیینک بێ زیاترە مێنێزم بەهینی ئێوە بە ئومید بە ئێوە بەڕاستی تواشاکە لەو ژیانە سەخت و پێچیدا تێتە خیابان بادەمێت ڕایادا بادەمەرێتە سەرکێف مەراسمی خۆیەگرێ بۆ ڕۆژ کۆمەڵەیەگرێ بۆ ڕۆژ حزبێگرێ بۆ ڕۆژ ئەوەڵ مانگەیەگرێ بۆ ڕۆژی ژنێگرێ بۆ ئینقلابی کەبیر ئێگرێ بۆ کۆمۆنێگرێ دێ ئەوانە نیرویمان نیرویەکی وها ئەوەخشم لە بەشەر کە من لەتوان بێژم مەمنونتانم زۆر سپاس بەڵێ بینەرانی خۆشەویست دوای ناوبڕێک دەگەڕێنەوە وڵات زنجیر
dana, Sovdeyler dana, Sakeyler dana, Ammanlar dana, Sovdeyler dana, Ağreyden diru, Al-Kaler dana, Ağreyden diru, Al-Kaler dana, Ağreyden diru, Al-Kaler dana, Ağreyden diru, Al-Kaler dana. الشهيدان إيه ولو أسرك شاني آسماني شوطاوان حتى الثور رشور السربي إيه وهرقت خلطات من شند السخط ودود باس وردور من كفي يا دربي خلطات من شند السخط ودود باس وردور من كفي يا دربي لم ريتي روضة هرقت بنادي الشهيدان إيه ولو بەڵێ سلاوێکی دووبارە دەستخۆشی لە کاکبوریاش دەکەین بۆ قسە و باسەکەی دەستخۆشی لە هەموو ئێوەی ئازیزیش دەکەین کۆمەڵک پایمان بواتەوە گوڵناس بەڵێ. ئەمە بچینە سەر ئەم پەیامانە کە بیخوێنینەوە لە پەیامی دانیال کە لە شاری سەقزە و زەحمەتی کێشاوە نردوێتی دەخوێنینەوە نووسێتی 26 ڕێبەندان ڕۆژی هەموو ئەو کەسانەیە کە زیاتر لە نیو سەدەیە بە گیانبازی بۆ ئازادی و بەرابەری تێکۆشاون ڕۆژی هیوایە بۆ ئازادی بۆ ژن ژیان لێرەوە ئەم ڕۆژە پیرۆزبایی لێکەم بە هیوای ئەو ڕۆژە کە دەنگی چەکی کۆمەڵە داگیرکەران کەڕ بکات زۆر سپاس بۆ کاک دانیال لە شاری سەقس دێنە شنۆ خات و هێرۆ لە شاری شنۆ پامی ناردووە نووسێتی شەوتان باش ئازیزانم ماندوو نەبن پیرۆزباییتان لێکەم وە بەڵێن ئەدەین تا دووە دڵۆ پێی خوێنمان پێشمەرگەی کۆمەڵە دەمێنین تا گەیشتن بە ئامانجە بەرزەکانی کاکفوات و هەموو پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە پیرۆزە لە ئێوە کە دوور لە ئازیزانتان خەریکی ئەرک و چالاکین ماندوو نەبن ماندوو لە ناسەکانی کۆمەڵە ئێوە مایەی شانازین چاوەکانم زۆر زۆر سپاس بۆ خات و هێرۆ کە زەحمەتی کێشا و پەیامە خۆشەی جوانەشی بۆ ناردین لە ئێوەش پیرۆز بێت و هەر بژیت و بمێنین بێنە سەر پەیامی پێما کۆمەڵێک لە دەستەی شەهید فەرزاد محەممەدی لە ئاوایی دزلێی هەورامان سێتی سلااو ڕێز پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵە لە هەموو ئەویندارانی ڕاستەقینەی کۆمەڵە دەکەین بە بۆنی ڕۆژی کۆمەڵە ئێمە کۆمەڵێک گەنجانی ئاوایی دزلێ لە کۆبوونەوەیەک باس و جەختمان لەسەر درێژەدانی ڕێبازی سووری کۆمەڵە کرد و پەیمانمان تازە کردەوە هەتاکو دوا ڕۆژی ڕوخانی کۆماری ئیسلامی درێژەدەری ڕێبازی شەهیدانی کۆمەڵە بین کۆبوونەوەکەمان بە شایی و خۆشی بە بۆنی ڕۆژی کۆمەڵە کۆتاییمان پێێنا بژی کۆمەڵی کۆمونیست دەستەی شەهید فەرزاد محەممەدی لە ئاوای دەستەی هەورامان زۆر سپاس بۆ ئەم ئازیزانە لە ئێوەش پیرۆز بێت لە شاری سەقس 26 ڕێبەندان ڕۆژی یاخیبوونی هەزاران ژنی شۆڕشێڕی کورد لە بەرامبەر ڕژیمی داگیرکەر و هێزی کۆنەپەرستی ناوخۆی کوردستان بۆ بەدەستهێنانی ئازادی و بەرابەری بوو ئێمەش کۆمەڵێک لە لاوانی سەقس پیرۆزبایی ساڵ ڕۆژی ئاشکرابوونی خەباتی کار و خەباتی چالاکی کۆمەڵە دەکەین و پەیمان نوێ دەکەینەوە درێژە دەری ڕێبازی کاک حەمەحسێن کەریمی و هەموو گیانبەختکردوانی کۆمەڵە بین بژی کۆمەڵە زۆر سپاس بۆ وازدانە کە لە شاری سەقزەوە پەیامەکەیان نردووە لە ئێوەش پیرۆز بێت و هەر بژین بینە سەر لەلایەن خۆم و دۆستانی شاری شنۆ زۆر سپاس بۆ ئەم ئازیزە کە لە شاری شنۆ پامەی نردون سێتی سلااو ڕێز 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە تەواوی خەڵکی کوردستان و بەتایبەت خەڵکی شۆڕشگێڕی شاری شنۆ پیرۆزبایی دەڵم زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێت و هەر بژی من بابێمە سەر و پێم وایە پەیامێکی تریش هاتووەکە بەڵێ بەڵێ لە کەڵاتەرزان سلااو کاگەمیر گوڵناس خانم دەستخۆشیتان لێکەم و ماندوو نەبن لە خۆتان و هاوڕێیانتان لە کاک حەسەن 26 ڕێبەندان پیرۆز بێت لە تەواوی کادر و پێشمەرگەکانی کۆمەڵەوە هەروە خانەوادەی شەهیدان و ئینقلابی ژینا و جێگەی خۆیەتی یادەکەین لە کاک حەمەحسێن کەریمی یادی بەخێر و ڕێگەی پڕێبوار ئێمەش تا دوانەفەس درێژەدەری ڕێگەتانی زۆر سپاس بۆ
ئەم ئازیزە لە کەڵاترزان بەنای 26 نردوێتی سپاس بۆ ئێوەش و هەر بژین و لێوەش پیرۆز بێت. هاوڕێتان هیوا لە پیرانشار. سڵاو هاوڕێیان. 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا لە ئێوەی خۆشەویست و هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە و بنەماڵەی بەڕێزی گیانبەختکردوانی کۆمەڵا پیرۆز بێت و بە هیوای وەدی هاتنی ئامانجەکانمان. زۆر سپاس کاکیوە لە ئێوەش پیرۆز بێت و هەر بژین و بمێن. پامەکە نەما شاخۆ مەمان خوێندەوە؟ پێم وایە ماوە. بەڵێ پامی دیکەت لەبەر دەستە؟ بینەرێکمان پەیامێکی ناردووە داوای کردووە ئەو ڤیددیوانەی کە بەدەستمان گەیشتووە بڵاوی کەینەوە لە شاری سەقز دانێکی لە ئەوێ هەنگ و دانێکی میانە و توێتی مەراسماگەر باسم کرد لە بەرنمەکە کە وتمەوانە بەڵام ئەگەر لە بەرنمەکانەوە دواتر لە هەواڵەکانە حتمما حتمما ئێمە لە درێژەی بەرنمەکاندا حتمما ئەم ڤیددیوانە دووبارە بڵاو دەبێتەوە. ئێستاشە بەس دووارەی دەکەینەوە. یەک پامی دیکە لە ئەفراسیا و لەلایەن لاوانی ئەفراسیاوە هاتووەمان شەوتان باش ماندوو نەبن پیرۆزباییتان لێ یەکەم لە ئێوە لە هاوڕێیان لە هەموو پێشمەرگە و کادر و ئەندامانی کۆمەڵە و هەموو کەسانی کە دڵیان لەگەڵ کۆمەڵەیە. ئێمە لێرە بەڵێن دەدەین تا گەیشتن بە ئامانجە بەرزەکانی کاکفواد و هەموو پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە درێژە دەری ئەم ڕێگایە بین. ماندوو نەبن ئێوە شەر بژین بژی کۆمەڵە. زۆر سپاس بۆ لاوانی ئەفراسیا و بۆم پامی کە نردیان لە ئێوەش پیرۆز بێت و هەر بژین. چین ڤیددیۆکان ببینیم چین ڤیددیۆ گەگەر هاوڕیانم ئامادەیان کردووە یام تراکتی وڵاوی کێنەوە دواتر دەینەوە بەڵێ پامی دیکە شاتووە نیشتان پێشکەش دەکەین. فەر شهيدان ولو أسرك شاني آسماني شوطاوان أتاسو رشوة السربي وهرقس خلقات من شند السخت ودود باس وردور من كفي عجبي خلقات من شند السخت ودود باس وردور من كفي عجبي لم ريتي روضة هرقس لنادي سوری شورشینه دشاکره باچکه
لەژێرە واڵە سوورم سرودی یاش نەبوونەوەم ڕووبا دژمن دەخوێنێ منم مەڵای سووری شۆڕێژی نێدەشاکێنێ من باچەکێ لەژێرە واڵە سوورم سرودی یاش نەبوونەوەم ڕووبا دژمن دەخوێنێ سپاس بۆ هاوڕیانمان لەو تاقفەرمان و سپاس هەموو ئازانە دەکەین دەستخۆشیان لێ دەکەین بۆ ئەم ڤیددیوانی کە بۆیان نردوین لەم شرایەتێکی زۆر سەختدا کە دیارە زۆر بە سەختیش ئەم فیلمانیان گرتووە. سپاس و پێزانین لایەن ئێمەوە دەستخۆشیتان لێ دەکەین. چین سەر پەیامەکان گوڵناز پەیامێکمان بۆات بوو لە نەوەڕا کاکشاهۆ سڵاو 26 ڕێبێنان ڕۆژی کۆمەڵە لە تەوای پێشمەرگەکان و لە بنەماڵەی گیانبەختکردوان پیرۆز بێت. سڵاو ڕێزم هەیە بۆ تلویزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیست 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە پیرۆز بێت. هیوادارم ساڵێکی تر لە کوردستان ڕۆژی کۆمەڵە بژیرێت. کاکشاهۆ لە نەوەڕە. زۆر سپاس کاکشاهۆ بۆ بەڕێزیشتان. پەیامێکمان بواتووە من ئەگەر بکرێت ڕۆژی کۆمەڵە پیرۆز بێت لە شۆڕشتێرانی کۆمەڵە ڕێگەی کاکفوات درێژەی هەیە لاوانی ئاوایی دەزڵێ. ئەم بەڕێزەمان من پەیامەکەتم خوێندەوە حتمما منم پەیامە بە کاک حەسەن دەگەێنین دیارە ڕخنەیەکی هەیە لە کاک حەسەن گویا کە کاک حەسەن کەمێک تند بەرامبەر بە ئەحزابی دیکە قسەی کردووە و پێی وایە کە دەبێت ئێستا ئێمە لە فکری خەباتی هاوبەشدا بین بۆ لە بەرامبەر ئەم ڕژیمە فاشیست و دژە بەشەریە. من حتمما ئەم پەیامەی بەڕێستان ئەگەێنم بەدەستی و سپاسش دەکەین لە ماوەی کە من زۆر بە چڕوپڕی بەرنمەکانی ئێوە چاو لێ دەکەم باوەڕشم بە نەقدی سازەندەیە نا سوزەندە. من حتمما بەسەر چاو پەیامەکە گەێنم دەستان خۆش لێوە شەر پیرۆز بێت لاوانی ئاوایی دەزلێ بەڵێ دەزلێ زۆر سپاس دەکەین. پێما پەیامەکان تا ئێرە کۆتایی هاتووە. من بۆیە بردی چاوی لێ دەکەم کە پامی هیچ کەسم جێ نەهێش بێت دەستخۆشی لە تەک بە تەکتان دەکەین. پێمە بێ کاتێکی واشمان نەماوە. ئێمە لەم بەشەدا کۆتایی بەرنامەکەمان بە شعرێک کە لەلایەن هاوڕێ زانا سەعیدزادەوە نووسراوە ناردراوە دەیخوێنینەوە. شعرەکە دەڵێت ئێمە کۆمەڵەین و کۆمەڵە دەنگمانە. ئێمە کۆمەڵەین و کۆمەڵە باوەڕ و بیرمانە. ئەوە تا سووری ئاڵاکەمان چەقلی چاوتانە و شەکمان قەڵەم و دەنگمان باوەڕ و بیرمان شعر و گۆرانیمان شەوهاژێنی هەموو تەمەنی ڕەشتانە. بەڵێم بێت کە کازیوەی دوا شەوە زەنگین و گەزیزەی دوا ڕەشە زستانی سەخڵەت. بەڵێم بێت پاساری ئازادیمان لەسەر یێسوانی هەموو ماڵەکانی ئەم نیشتمانە داگیرکراوەمان دەچریکێنێ و هەمومان دەبین بە فوات و هەمومان سوورە سواری شۆڕشین و یەک دەنگ دەگوڕێنین بەسەرتانە و دەڵێین ئێمەین سدیقی کەمانگەر، ئێمەین دکتۆر جەعفەر و ئێمەین کاکخانەی نەمر، ئێمە کۆمەڵەین و کۆمەڵە دەنگمانە. جارێکی تر 26 ڕێبەندان ساڵ ڕۆژی ئاشکرابوونی کار و خەباتی چالاکی کۆمەڵە لە هەموو ئێوەی ئازیز لە بینەران لە هەموو ئەو کەسانی کە دڵیان لەگەڵ کۆمەڵەیە لە هاوڕێیانمان لە هەموو کادر و پێشمەرگەکان تایبەتەن بنەماڵەی گیانبەخت کردووان پیرۆسبایی دەکەین. زۆر سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. سپاس بۆ هەموو ئەو ئازیزانی کە زەحمەتیان کێشا پامی پیرۆسباییان نارد. ئێمەش لێرەوە دەستخۆشیتان لێ دەکەین و بە پڕبەدڵ ئێمەش لەلایەن خۆمانەوە پیرۆسبایی و ماندوو نەبوونیتان لێ دەکەین. جارێکی تر پیرۆز بێ 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی خەباتی کۆمەڵە. جارێکی تر سپاس بۆ هەموو هاوڕێیانی هاوکارمان کە ئەمڕۆ یارمەتیمانیاندا ئەم بەرنامەیە تا کۆتایی بگەێنی. سپاس بۆ ئێوەش ماڵاوە.
پیرانی باد 20 چهارمانی سورسواردا لو شرکانی شاعر هم عزیز یشکش بیادی هوری هم حسینی کریمی كم با